ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادووەم کاتتان باش. من شەماڵ عەلیمۆیە بینەری بەرنامەیەکی ترن لە کەناڵی هیوا. ئەم بەرنمەیە کە تایبەتمان کردووە بەرنمێکی تایبەتە جیاواز لە خشتەی بەرنمەکانمان پێشکەشی ئەەکەین سەبارەت بە تراژیدیای پەنابەرانە لە بێلاڕووسیا. جارێکی تر کاروانی پەنابەری ئێمە کاروانی ئاوارەی ئێمە خەڵکی کوردستان بۆ بە بابەتی میدیاکان بۆ بە بابەتی چیرۆکە تراژیدیەکان کە لە میدیاکانەوە پێشکەشەکرێ. ئەم جاریان 30 ساڵ لە دوای دامەزراندنی حکوومەتی خۆماڵی کە باسیەکەن 30 ساڵ دوای ئەوەی کە پێی وترێ گەیشتن بە مافی چاری خۆنووسین، ئەوەی کە پێوترێ فیدرالیزم، ئەوەی کە پێوتری حکوومەتی خۆمان، ئەوەی کە پێوترێ دەسەڵاتی کوردایەتی یاخود لە ڕاستیە دەسەڵاتی کوردایەتیە. 30 ساڵ دوای ئەوە ئێمە جارێکی تر ئەو دیمەنانە ئەبینینەوە کە ساڵانی 91 دڵی هەمومانی گوشی وەلا ئەزال ئەو دیمەنە تراژیدیانەمان لە بەرچاو لا ناچێت. جایشتر بیری خستینەوە ئێمە جەماوەرێک و خەڵکێکی بێخانۆلانەین، ئێمە جەماوەرێک و خەڵکێکی ئاوارەین، ئاوارەی دەستی زۆرداران، ئاوارەی دەستی دڕندەکان، چ ناوخۆ چ چینی باڵا دەست لە کوردستان، چ چینی سەرمایهداری کوردستان و چ دەوڵەت و چینە کۆنەپەرستەکانی ناوچەکە و دنیا. جارێکی تر هەموو کەس تاوانبارە و کەسیش ئۆباڵی تاوانەکە هەڵ ناگرێ. ئەوروپای یەکگرتوو لانکی دیموکراسی، مافی مرۆڤ، قسە و ئیدعای زل و زەبەلاح سەبارەت بە پاراستنی کەرامەتی ئینسان، 4000 ئینسان، 4000 پەنابەر، 4000 ئاوارە تەنها بە چەشێک ئەزانەیە لە دەستی دیکتاتۆری بێلاڕووسیا. ڕێک بە زمانێکی تر ئەترافەکەن کە ئەوان 4000 ژن و مناڵ، 4000 بێدەرەتان کە لە سەرمایە لە سنوورەکانە خەریکن ڕەقە بنەوە، بە هیچ نازان جگە لە فشارێکی دیکتاتۆرێک نەبێت کە بێ بەرپەرچی بدەنەوە و ڕێگا بگرن لە هاتنە ناوەی وە سەرکەوتنی و دیکتاتۆرە. باسەکەن کە بێلاڕووسیا پەنابەران بەکارەهێنێ بۆ لابردنی گەمارۆ لەسەرخۆی، چەشی پەنابەران بەکارەهێنێ بۆ لابردنی ئەو گوشارانەی کە لەسەرێتی، وەگەوەی کە خۆیان دیکتاتۆرەکانی دنیایان فێری ئەمە نەکرد بێ، وەگەوەی ئەبروپای یەکگرتوو ڕاستە و خۆ بەدانی ئاوانس و بە یارمەتیدانی دەوڵەتێکی کۆنەپەرست و فاشستی وەکو تورکیا بۆ ئەوەی ڕێگە لە شەپۆلی پەنابەری بگرێ بۆ ئەوروپا، خۆی دیکتاتۆرەکانی فێری ئەم یاریە نەکرد بێ. لە لایەکی ترەوە دەسەڵاتی دەوڵەتی بێلاڕووسیا دیارە لەو پەڕی باکیە، دیارە بە پیلانێکی لەوە پێشدا ڕێژرا و بە هاوکاری کۆمەڵی قاچاقچی، بە هاوکاری تەنانەت دەوڵەتەکانی ناوچەکە، تەنانەت دیارە نازانرێ ئایا دەستگاکانی ئاسایشی کوردستان و عێراقۆوانە کاری تریان چی ئەگەر چاویان لەوە نەبێت کە خەریکە پیلانێکدا ئاڕێژرێ بۆ ڕێگایان نەگر لە هاتنە دەرەوەی هەموو خەڵکە بەم ڕێگایە. هەموو ئەوانە سوال و پرسیارندیانە بەو هاوکاری ئەو دەوڵەتانش بە هاوکاری ئەو هێزانەش ئەم پیلانیان داڕشتەوە جەماوەریان ڕوبڕووی ئەو چارە نووسە کردوێتەوە. دۆخەکە لە تەقینەوەی زۆرترایە تراژیدیاکە تەنها لە پەردەکانی یەکەمیایەتی وەک دەرەکەوێ. ئێمە جارێکی تر دیارە ئەبێ بە دیار ئەو چارە نووسە دەردناکەی ئینسانیەت وە ئەوەی کە ناوی مافەکانی مرۆڤە دابنیشین و دۆشدا بمێنین، یاخود دۆشدا نەمێنی، ڕابوەستین و بڵین نەخێر بڵین نا، و مەیدانەکانی دەوڵەتەکانی ئەوروپا و هەموو بەردەمی سەفارەتەکانی ئەو دەوڵەتانە و بەردەمی حکوومەتەکانیان پەرلەمانەکانیان پڕکەین و داوای ڕاگەیشتن دەست ڕاگەیشتن بە پەنابەران و ناردنی کۆمەک بۆیان و دەرهێنانە لەو دۆخە کە تێکەوتون ببێت. بەرحاڵ باسەکان زۆرن، پرسیارەکان زۆرن، مەسایلەکان زۆرن، وێدەوارم بینەرانیش لەگەڵ ئێمە بەشدار بن. بۆ ئەم باسی ئەمڕۆ من کەسێکم لەگەڵایە، هاوڕێیەکم لەگەڵایە کە لە نزیکەوە
ئاگاداری ئەم دۆخەیە دەست و پەنجە نەرمەکە لەگەڵ ئەم کێشەیە و ئێستا لە لیتوانیایە ئاگاداری نزیکی ئەم دۆخەی بێلاڕووسیاشە هاوڕێ ئاسۆی ژیان دۆستم لەگەڵا لە لیتوانیەوە ئەم کاتە دواش هاوڕێ بەخێراتی ئەم کاتە و باش زۆر سپاس سپاس کە داوەتی ئێمە قوبوڵ کردووە لەسەر ئەم دۆخە نالەبارە ئەتوێ بۆمان بتوێەوە ڕوونکردنەوەمان پێ بدەیت هاوڕێ سەرەتا ئەم کێشەیە بۆ چیە گەڕێتەوە چۆنە ئەمە دووبارە بوو بەم تراژیدیایی کە ئێمە هەموو ئەیبینین و شاهدین وەڵانجا هاوڕێ ئەو پرسیاری کە کردی هەموو بەرنامەکە تەواو بکە وەنا پرسیارێکی قوڵە و ئینسانەکرێ لە دنیاە ڕێگای جۆرە و جۆر و جوابی پرسیارەکە و باتەوە بچێتە وردەکاریەکانەوە ڕاستەکە بمانی و نەمانێ ئەمڕۆ حاڵەتێکی زۆر هاتوۆتە پێشەوە کە زۆر تایبەتمەندێتی خۆی هەیە و زۆر زەحمەتێکی زۆری هەیە و من پێش ئەم بەرنامە ئێوەش چەند جارێک لە فەیسبووکەی خۆم و بە لایڤ و بە قسە و باسی ئەوم کردووە کە تکاتان لێکم مەکەونە دوایی سەودای قاچاقچیەکان تکایە ئاگاتان لە خۆتان بێ قاچاقچێک لە سلێمانی بە تۆ ئەڵێ ئەو بە مناو ئەڵمانیەوە بەوە ناتوزانم ئەمانە بڕوامەکە چونچی ئەم کەیسە ئەم وەزعەتی هاتووتە پێشەوە بۆ خۆی مەسەلێکی سیاسی گەورەیە لە دنیاە و ئەم ڕۆکەش بۆ خۆمان بە چای خۆمان هەموو ڕووداوەکە ئەبینین و ئەم کەیسە بۆتە کەیسیشی عالەمی تۆ بڕێسا ئەمڕۆ هەر کەسێک لە هەر شوێنێکی ئەوروپایە تەنانەت کوردستانیش خۆ گرتوتەوە جەریدەیان میدیاکان سەیرەکەی ئەی خوێنیتەوە ئەیبینیت هەمووی باسی ئەم قەزەیە ئەم قەزەی پەنابەرانی بەلاڕووسیایە بۆ پۆلۆنیا و بۆ ئەم وڵاتانی کە لە سنووری بەلاڕووسیا بۆیە قەزەکە لەوە دەرچووە هەر خەسێکی ڕۆتین بێ ئاسان بێت تۆ جێ بێڵی تو بڵێ حاڵەتێک هاتوتە پێشەوە قەزەکە گەورەیە شەڕەکە خۆی شەڕێکی ترە بە مرۆڤیەکەن بەم گەنجانەیەکەن کە لە کوردستان و لەو هەتا لە ئەفریقاوەدی خۆ پڕیشێکی کە لە کۆنگەوە هاتوونەکە لە نیپاڵەوە هاتوونەکە لە هیندستانەوە هاتوونە هەرەوە نەبێ بڵێن کوردستان بەڵام ئەوەیە زۆربەی پەنابەرەکان بەداخەوە عێراقین نەک هەر کوردیش عێراقین بەگشتی بە کورد و عەرەبەوە بەشێکی زۆر کەمی سووریشی تیا تاکوتراک بۆیە ئەمە شەڕێکی گەورەی بینی بەلاڕووسایە لەگەڵ یەکێتی ئەوروپایە ئێمە ئەگەر هەر یەک تۆزە بگەڕینە دوا لە مانگی شەشە بە تایبەتی لە مانگی شەشە کاتێکە ڕووداوی گرتنی ئەو ڕۆژنامە نووسە هاتە ئاراوە کە ڕۆمان پرۆداڤیچ لە یۆنانەوە ئاهاتەوە بۆ لیتوانیا بە شەریکەی ڕایەن ئایار لەگەڵ خۆی و گەڵفرێندەکەی کە ڕووسیشە گەڵفرێندەکەی لۆکاشینکۆ کە سەرۆکوەزیرانی بەلاڕووسیایە خۆی یەک حملەی ئاسمانی کرد کە ئەو تیارەی بە زۆر نیشت دابەزانە سەر زەمینی بەلاڕووسیا و لە مینسک دایبەزان و بەدەستی خۆیان ئەو گروپێکیان دروست بوو کە ئەم ڕۆژنامە نووسیان گرت کە ئەم کوڕە هەم ڕۆژنامە نووسەوە هەم چالەکەوانێک کە بەرامبەر بە دیکتاتۆریەتی لۆکاشینکۆ خۆ ئەوروپیەکان خۆیان ئەڵێن و لەناو زۆربەی ڕۆژنامەکانە هەیە ئەڵێ دوا دیکتاتۆری ئەوروپا ئەلێکسەندەر لۆکاشینکۆیە و هەمووشمان ئەم حقیقەتە باشە زانین کە کابرا لە تقریبا لە 94 لە ناو دەسەڵاتایەوە بەروسی ساڵە چێ و ئەم دەسەڵاتش جێ نایڵێ و خۆی پیاوێکی عسکەری بووە بۆیە هەموو ئەم هەڵسو کەوتانی ئەو بەرامبەر بە رووسیا بەلاڕووسیا و بەرامبەر بە دنیا ئەیکات حاڵەتێک هاتوتە پێشەوە کە کەوتۆتە چێشمە چێشمێک لەگەڵ یەکێتی ئەوروپایە و هەر ئەو کاتێک کە ئەم ڕۆژنامە نووسیان گەر یەکێتی ئەوروپا کۆبوونەوەیان کرد بەیاننامەیان دەکرد و داوای دەست بەجێ ئازادکردنی ئەم ڕۆژنامە نووسیان کرد و بەلاڕووسی هەر جوابی نەدایەوە و بەلاڕووس لەمەوە کە یەکێتی ئەوروپا حەسارێکی اقتصادی و سیاسی هەمووی خستە سەر بەلاڕووسیاش هاوچەکی پەنابەری بەکارهێنا فیزەی بۆ وڵاتەکەی یان فری کردیان زۆر زۆر بە ئاسانی بە $70 ئەم فیزەی کردەوە بۆ خەڵکێکی زۆر بەتابەتی لەو وڵاتانەی کە وڵاتی شەڕن کە وڵاتی بەدبەختی و نەکبەتین و خەڵکەکەی بەردەوام ئامادەیە بۆ ڕاکردن ئەمە بوو بە بزنس بۆ خۆی لە عێراق و لە کوردستانە ئەم فیزە $70-80 بوو بە 30 وەرەقە و 40 وەرەقە بە قەولی خۆیان بزنسی دروست کرد ئەم بزنسەش لە بیدایەتەوە بە تایبەتی بەلاڕووسیا گەر سەیری جوگرافیای بەلاڕووسیا بکەین بەلاڕووسیا حدودە لەگەڵ لیتوانیا لاتڤیا پۆلۆنیا لە یەکێتی ئەوروپا بڵێن لەم دەوڵەتانە
لە سەرەتاوە یەک لێشاو پەنابەری ئێزگار زۆر هاتنە ئەم وڵاتانەوە کە هێشتا ئەم وڵاتانە خەبەریان نەبوو. بۆ نمونێسا کە من خۆم لە لیتوانیا بە عمریان تەسەوریان نەکردووە ئەو ها پەنابەر بێتە وڵاتەکانەوە لە ماوەی 2-3 مانگە تقریباً 5,000 پەنابەرێک هاتوۆتە ئێرەوە. خۆیان وڵاتەکە هەموو وڵاتی لیتوانیا بۆ نمونە 2,700,000 خۆیان زۆربەی خەڵکە و گەنجەکانیان لە دەرەوەی لیتوانیا ئیشەکەن. ئەم لێشاوە کە هاتوو بۆیان قوبوڵ ناکرێت تێناگەن لێ. ئێستا بۆیە زۆربەی ڕێکخراوەکان یان یەکێتی ئەوروپا خۆی کە ئێمەمانان بۆ خۆمان مۆزەفی یەکێتی ئەوروپای هاتوینە لێرە ئیشەکەین کە سەپۆرتی دەوڵەتی لیتوانیاکەی بۆ ئەوەی ئەم پەنابەرانە بخاتە ناو سیستەمەوە بۆ ئەوەی بزانێت چیان لەگەڵا بکات، چۆن جوابیان باتەوە، چیان بەرامبەر بکات. کاتێ ئەمە خەبەریان بۆ کە لۆکاشینکۆ ئەم شەڕە ئەکا لەگەڵ یەکێتی ئەوروپا دیار ئێستاوان حدودەکانە تومتۆڵ کردووە جگەل لەوەی بە 4 مەتر بە سیم بەرزیان کردوەوە، جێشی زۆریان هێناوە، تەنانەت جێشی یەکێتی ئەوروپا، جێشی ئەڵمانی لێیە، جێشی هۆڵندی لێیە، حتا لێرە بنکەی سەربازی ئەمریکی هەیە، هەموو ئەم سنووردانیان گرتووە وەزبێشی تری چۆ لاتڤیاوە. ئەمانیش قەتعیان کردووە، ئێستا سنوورەکانە تومتۆڵ کردوەوە. ئەوەی کەماوەتەوە لە ئێستاە سنووری پۆلۆنیایە کە پۆلۆنیا حتمما ئاسانترە، چونکی ئەوەی کە دێتە لیتوانیاشەوە هەر ئەچێتەوە بۆ پۆلۆنیا جارێکی تر و بەرەو ئەڵمانیا و بەرەو قوڵایی ئەوروپاڕوە. بۆیە خەڵک جارێکی تر ڕووی کردەوە پۆلۆنیا و ئەیانەی لە پۆلۆنیاوە دەربازی قوڵایی ئەوروپا بن و پۆلۆنیاش ئەم لە سەرەتاوە دیارە ئەمەش کۆمەڵی خەڵک دەربازی بوو ئاسان بوو، بەڵام کە خەبەری بۆ ئێستا ئەویش هەرچی جێشی پۆلۆنی هەیە و داوای کردووە لێچێتی ئەوروپا پۆلیس و عسکەر و هێزی سەربازی گەورەی هێناوە و سیمی لێداوە لەو سنوورەیە و ئەوان حتا لیتوانیەکان خۆ هێزەکانی خۆیان لێمە هەبین ئەڵێ ئێمە ئامادە نین شەڕی لوکاشینکۆ قوبوڵ بکەین. ئەوان خۆیان ئەزان کە ئەڵێن ئەم دیکتاتۆرە و ئەم یاسانێ و دەوڵەتەکانی بەزانوە و هەر کەسێک لە وڵاتەوە بێتەوە بێ ئۆتۆماتیکەن خەڵکە بنێریتەوە بۆ وڵاتە حتا دیپۆرکردنی خەڵکەوان پیان وایە بێ ئەمان بیدەن بە بەلاروسیا و ئەو بینێرێتەوە بۆ وڵاتانەی تر. بەڵام ئێستا ئەمە لەبەرەوەی هەموو ئەم یاسانێ و دەوڵەتیانەی شکانوە و ئەمە ناکرێت. بەڵام بۆیە ئەوان فشارێکی زۆر لەسەر پەنابەر دروست دەکەن ئەوانەی کە لە ناو لیتوانیا و لاتڤیا و پۆلۆنیا ماونەتەوە لە کەمپەکانە فشاریان لەسەر دروست دەکەن کە بڕوانەوە نەگەوەی جوابیان بدەنەوە. بۆیە ئەم شەڕە بەداخەوە چۆن ئەردۆگان بەردەوام شەڕی پەنابەری کردووە لەگەڵ یەکێتی ئەوروپا، هەزاران ملیۆن دۆلاری وەرگرتووە و بە خەڵکیشی هەر کەم تا زۆر ناردووە. بەڵام ئەگەر جاران ئەڵمانیایەک هەبوو زۆر جار قورسایی پەنابەری قوبوڵە کرد، بەڵام ئێستا ئەو هێزە نەماوەیان ئەو وڵاتە نەماوە و دنیای گۆڕاوە. بۆیە وەرگرتنی پەنابەر قورسە و ئەم لێشاوە بەمەش تەواو نابێت، چونکی ئەگەر بربەستی بۆ دانەنین لۆکاشینکۆ ئەوێ هەموو دنیا بێنێت ئێرە و بخاتە ناو ئەوروپا و ئەم شەڕە لەگەڵ دنیا بکە. حتا تۆ ئێستا ئەوانەی لە بەریتانیا ئەگەر یەک تۆزێک بەس ئاگەهان لە دنیای لە وەزعی بەریتانیا بێ کون و قوشبنی بەریتانیا نەماوە پڕ نەبێ لە پەنابەر، چونکی هەموو ئەم پەنابەرانەی کە دێن لە ئاخرە ئامانجیانەوەی بگەینە بەریتانیا کە ئەمەش چوونە دەرەوەی بەریتانیا لە برێکسیت و ئەوەی کە پەنجەمۆر جارێکی تر کەشف نابێ. ئەمانە هەمووی واکردەوە خەڵک ئەمە بەشێکی زۆری ئەم خەڵکە ئامانجیان گەیشتنە بە بەریتانیا. بۆی ئەمانەی کە لە ئەم وڵاتانە گیری خواردووە لە ئاخرە هەمووی ئەو هەدەفەی هەیە، بەڵام تر ڕێگا ئاڵۆز بۆ ڕێگا قورس بۆ زەخت لەسەرە. حتا هەر ئەمڕۆ بۆ نمونە لە وڵاتیشی وەگێرەیە بڕیارانداوە هەموو سیارەیەک لە بازاریشا بپشکنن، چون ێزان پەنابەر هیتایە و پەنابەر احتیمالە بڕوە. هەر ئەمڕۆ هەژنۆ پەنابەریان لە ناو سیارەی زۆر بەسیتی و تەکسی و ئەمانەیە گرتووە کە بڕیاری دەوڵەت دەرچووە کە پۆلیس هەموو کاتێک ئەتوانێت هەموو سیارێک بپشکنێ. مەبەسم هەموو ئەوەیە بەداخەوە کە ئەم دنیاە ئەمەنە دنیایشی ناڕێک و نابەرابەر و نائینسانیە. هەمیشە کۆمەڵێ مرۆڤ لەم دنیا ئەبن بە قوربانی و مرۆڤ بەکارەهێنن بۆ ئەوەی ئەمان شەڕە گەورەکە بە شێوەیەشی ترەکەن کە خەڵگە بێ بە قوربانی. بەڵێ من بەڕاستی ویستم چمە سەرەوە مۆزوعە، یعنی خودی ئەمە کە بڵین ئەمە شەڕێکە لە بینی لۆکاشینکۆ یاخود بڵین یەکێتی ئەوروپا یاخود لە نێوان بڵێن بلۆکی رووسیا بەگشتی چکە قسە لەسەرەوەی گوایە نەخشەدانانە نەخشەی پوتینیشە بەڕاستی لۆکاشینکۆ تەنها نیە لەم بابەتەوە، ئەمە نەخشەیەکی رووسیاوە بە پلانێکی درێژماوە و داڕێژراوە لە دەمێکەوە. باسەکە لەسەر ئەوەیە کەس ناچێتە سەر ئەسڵی مەوزوعەکە، یعنی کە باشە خەڵک بۆ دەبێ بەم ئاستا
لە ژیانی خۆی لە گوزەرانی خۆی بێزار بوو بێ و ئەم وڵاتانە بە جێبێڵە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و ئەم مەخاترانە قوبوڵکە ینی لێرە لەو جێگایەوە کە ئەڕۆن تاگەنە بێلاڕوسیا و بەم دۆخە کە ئێستا هەیەنەوەوانە لا هێزار من پێم وایە ئێستا خەڵک لە کوردستان و خۆی ئامادە کردووە ئەم شەپۆلی پەنابەریە بە جۆرێک لە جۆرەکان عیلاج بێتەوەوانە خەڵک ئەم جارە بە لێشاو سواری تارە بێت و بێ بۆ ئێرە ینی باسەکە لەسەرەوەیە کەس ئەم سوالە ناکەم پرسیارە ناکە کە خەڵک بەڵێ تۆ ڕۆژهڵاتێکی ناوەڕاست کە مەبەستمیێکی ئەوروپای خۆرهڵاتێکی ناوەڕاست دروست کردووە کە بێبەشە لە ئازادی بێبەشە لە سەرەتاییترین پێوانەکانی مافی مرۆڤ بێبەشە لە ژیانێکی ئاسوودە و ئارام پڕ بووە لە شەڕ و بوون بازرگانی شەڕ لەم ناوچەیە بەڕاستی دەوڵەتێکی وەکو سوید کە من لە سوید دەژیمەوەوانە یەکێک لە سەرچاوەکانی سەروەت و سامانی ئەم وڵاتە فرۆشتنی چەکە لە هەر منطقەیەکە لە هەر کاتێکە شەڕ و کێشەوەوانە لە دنیاە ئەکەوێتەوە سوید وەزعی باشە بێت لە ڕووی اقتصادی و چونکە چەکی باشە فرۆشێت و نینەکە تۆ کە ئاوات چەکە فرۆشی تۆ کە ئاوات چەگەنیری بۆ خۆرهڵاتی ناوڕە دەبێت چاوەڕوانی ئەوەش بکەی کە خەڵکی پەنابەر لێەوە بێ وەمە حەقی خەڵکە لە هین ڕابکە حەقی هەموو زیندەوەرێکە نەک ئینسان حەقی هەموو زیندەوەرێکە بە شوێن ئەمنیەتا بگەڕێ و بەڕاستی ئەوروپای موحد بەڕاستی لەم بابەتەوە کە پشوکردنەوەی ئەم قەزیەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئەمڕۆ ڕۆژنامەی داگزنی هێتر کە بڵاوترین ڕۆژنامەی سویدە لە سەردێڕی باسەکەی خۆیان لەسەر کێشەی پەنابەران ئەڵێ ئەمە کێشەی پەنابەری نیە ئەمە شەڕی لۆکاشینکۆیە لەگەڵ ئەوروپای یەگرتووە ئەخر کە هێنانە خوارەوەی ئەمە ینی حساب نەکردن بۆ ئەم ئینسانانە حساب نەکردن بۆ ئەم بەشەرانە ینی پەنابەر چەکی شەڕە ینی چی پەنابەر پێشەوەی چەک بێ پێشەوەی شتێک بێکە بە دەست کەسێکەوە بەکاربێ ئینسانی ینی ئەم بۆعدە ئینسانیەکە لابراوە بە نەزانم جێگای زۆر بێزاری و نالەباری شەماڵجان خۆ لەوتی ئەم دنیاە هەیە ئەم شەڕە هەیە بە نەوعێک هەر لە هەر زەمن و زروفێکە بە جۆرێکی تر بە جۆرێکی تر بەردەوام شەڕ سەبەبی ئەوە بۆ کە خەڵک ڕاکە حتمما مرۆڤ تا ئەو ڕۆژەی ئەمرێ بەتەمای ژیانێکی باشترە لە ڕووی ئابووری و لە بەڵێ ئاسوجان ببەخشە لەواچێ قەتە بوو بی واکەوتۆتوانێ بەڵێ ببەخشە ئاسۆ ئەو بەشانی تری قسەکانت پێشووتر قەتە بوو دا لێ بردنەکە ماوەیەکی ئاوات چەندە دقیقەیە پێما بێ بڵێ پێم وایە ئەڵم لەوەتی کۆمەلگای مرۆڤایەتی وجودی هەیە شەڕ هەیە ئاوارەبوون هەیە بەدبەختی هەیە قوربەسەری هەیە و هەمیشەش کۆمەڵێک مرۆڤ ئەبنە قوربانی کە ئەو مرۆڤانن کەم دەرامەتن کەمتر شانسی ژیانێکی باشتریان هەیە و تیبیعەتی مرۆڤی ژوایە تا ئەو ڕۆژەی ئەمرێ بە دوای باشترین ژیانەوەی بە دوای لە ڕووی کۆمەڵاتی و ژیانی باشتر بێت لە ڕووی اقتصادیەوە باشتر بێت لە ڕووی سەلامەتیەوە لە هەر ئەم مەجالن بۆی ئەوانەی کە دێن بۆ بەرەو ڕووی ئەم لێشاوە پەنابەریا بن لە دنیاە زۆربەی زۆری ئەوانن لە وڵاتێکان کە شەڕی تایە زۆر کە نائیستقرارێتی تایە کە ململانەیەکی ئێجگار زۆری تایە هەر ئەمەیە وای کردووە کە زۆربەی ئەم هەموو پەنابەرە کورد و عێراقی بن بە شێوەیەکی چونکی عێراق ئێستا بە خۆی یەکێکە لەو ناوەڕاستی میدڵ ئیستەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە زۆرترین مشکلەیەکە زۆرترین بەدبەختیتە ئەجا شەڕی تایفیە شەڕی دینیە شەڕی نەتەوەییە شەڕی دەوڵەتی هەموو ئەمانی تایە بۆی خەڵکی زۆری بەری کەوتووە دواتیش لەوەی خەڵکی سووریایان مەسەلەن وڵاتەکانی ئەفریقاوانەی کە خراپترین ژیانیانەیە لە کۆنگۆ بیگرە لە سەنیگالەوە بیگرە لە جیبۆتیەوە بیگرە لە نیپاڵەوە بیگرە کە ئەمانە هەموو کێشیان هەیە و مەجبور بوونە بەر ئەم لێشاوی پەنابەریە بکەون کە بە دوای دەرفەتێکە ئەگەڕێن بە دوای دەواازەیەکەکردن کە ئومێدیشی تاوێ بتوان خۆیان بپەڕێنەوەی و لەو بەدبەختەیە نەجاتیان بێ و سەرنجامی هەموو ئەم لێشاوی پەنابەریە لە دنیاە و سەرنجامی هەموو ئەم گواستنەوە جوگرافی لە دنیای وجودی هەبووە ئەنجامەکەی وێ کە کۆمەڵێ دەوڵەت یان کۆمەڵێ سیستەم یان کۆمەڵێک کە پێشتر ئیمپراتۆر بووە دەوڵەت بووە ناوی سیستەمی لێن هەرچێکی لێنی کۆمەڵێکی سەرمایەدار کۆمەڵێکی وڵاتی زلهێز کۆمەڵێک ئیرادەی گەورەتر لەم ئیرادە بچووکانە ویستویانە لە پێناو بەرژەوەندەکانی خۆیانە
شەڕێک بێنەوە نائارامێک دروستکەن بۆ ئەوەی ئەوان قازانج بکەن و خەڵک بێتە قوربانی هەروەی کە نمونەی سویدی هێناوەکە زۆر جار ئێمە بە نمونەی دیموکراسی و ئازادی خۆش گوزەرانی ئەیهێنینەوە بەڵام هەمیشە پێشی لە ناو چەکفرۆشیە بووە لە ناو ئەو شەڕە گەورانی لە دنیا کراوە هەمیشە سوید بەشێکی تایە بووە لەم شەڕانەوە چەک و ئەڵغام و نازام قومبە لە شتی فرۆشتە و بازاری خۆی گەرم کردووە بۆیە بە زۆری بە شێوەیەشی گشتی ئەم دەوڵەتانەی کە بۆ نمونە دەوڵەتیشی وەک بەریتانیا کە خۆی ئێستا ئەناڵێنێ بەس بەدەست پەنابەرەوە وە برێکسیتی کرد بەشێکی برێکسیتی بەریتانیا بۆ ئەو بوو سنوورەکانی قایم کە و پەنابەر نەهاتەوە ڕێک عکس بۆتەوانی ئێستا چونکی ئەو بە پێی ئەوەی کە لە برێکسیت شانەماوە قانونی دبلنی شمولی ناکە ئەم گەڕانەوەی پەنابەر و ئەوانە بۆی خەڵک ئەگەر هەموو شوێنێک گیر بخوا لاخرە هەر ئەوێ لە خۆی خاڵی بکاتەوە لە بەریتانیا و لەوێ شانس زیاترە خۆ بەڵام کەم دەوڵەت هەیە بە قەدەر بەریتانیا خۆی سبب بێ لەم شەڕانی کە لە دنیاە ئەجا لە عێراقەوە بیگرە لە سووریا بیگرە لەوەتی ئێمە ئەبینین نەمە کاتی خۆی لە شەڕەکانی تورکیا و عفرین و کۆبانی و هزار جار داوامان کرد هزار دەیان ڕۆژ لەو سەرجادانی بەریتانیا من کەسێک جوابی وتوان بابە تورکیا خەدر لە خەڵکی کورد و وڵاتی سووریاگە تعدایانەکە داگیریانەکە ئەن کوژێ کە جوابی ئێمە هیچدایەوە بەڵام کاردۆغان گەورەترین پێشوازی لێکرد بەریتانیا ئەوەندەی لەوەتی هەیە سەپۆرتی ئەردۆگان و حکومەتی تورکیاکە بە هەموو حکومەتە جیاوازەکانەوە و ئەمە بۆ خۆی هەمووی ئەمانە سەبەبی پەنابەرین لە دنیا خۆ ئەو وەزعەتی بەسەر سووریای هاتوو ئەو هەموو بەدبەختی و داگیرکاری و کوشتن و برین ئەی تەبعا خۆم پەنابەری لێ دروستە بێ کۆچی بە لێشایی لێ دروستە بێ و ئەوەی لە عێراقا ڕووەدا هەروایە اینجا هەر بۆ یەکی تر لە قسەکانی تۆ کە کردن ئەزای چۆن هاوڕێجان ئێمە دوو حاڵەت هەیە کە زۆر بە ئاشکرا پێمان ئەڵێت ئەم سیستەمە لە کوردستانی عێراقا و لە عێراقا بەگشتی و ئەم حکومەتی هەرێمە بە قەولی لای خۆمان ئەڵێ هینەکە یەک تووری قوڕاوی نایێنێ ئەم حکومەتە پیشانیدا لە ئاخر هەڵبژاردنە کەس نەچوو هەڵبژاردنەوە بابە نخبەی کەسا 22 ئەمانە چوو و هەر لەگەڵ ئەم هەڵبژاردنە خەڵک بە لێشاو دێتە دەرەوە بڕوا بکە چۆڵی بکە نیوەی کوردستان ئێستا ئەکسەریتی دێتە دەرەوە پیشانی داوە کە حکومەتێک نێ ئیدارەی قاعیشی تیان نامێنێ من دڵنیانەکەمە حکومەتی هەرێم دەرگاکانی کوردستان کەرەوە بای قاعیشان بۆ نامێنێتەوە ئەوانە ئەمێنێتەوە کە کوڕ و مناڵەکانی خۆیانن ئەوە ئەژینە کەس نامێنێتەوە ئەمە پیشانەدا کە حکومەتێک نییە بتوانێت خزمەتی خەڵک بە ئیدارەی خەڵک بە ژیان بۆ خەڵک دروستکە سەلامەتی خەڵک بپارێزێ لە هەر شوێنێک بۆتە تەراتێنی ئەم حکومەت و ئەم دەوڵەت و لە تورکیا و لە ئێرانەوە بیگرەوە چۆنیان بێ ئەواکەن ئێمە لە چەند ساڵی ڕەبرە چیمان نەبینی لە عێراقا ڕووی لە کوردستانە ڕووی نەدا تورکیا دێ لە تەنیش سلێمانیەوە خەڵکە کوشێت و بێ ئێران دێت هەر شوێنێکی پێ خۆش بە خەڵک تیرۆرەکە ئاسۆ ملاحەزەی ئەمە بکە یعنی تروسکاییە کە هەبوو لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەزمموی ڕۆژاوە کە خەڵک بە دەستی خۆی بە توانای خۆی پاراست ئەوان بەس تەنها ئەمەیان بکردایە دامی ئەردۆغانیان نەکردا دەرگان بۆ ئەردۆغان نەکردایەتەوە کە ئەم ئەزمونە لە بین بێت و هەڵوەشێنێ ئەمە بۆ خۆی توانی کانگایەک بێ یاخود سەرچاوەیەک بێ مۆدیلێک بێ نموزەجێک بێت بۆ دروستبوونی ڕۆژاوای تر لە ناوچەکەیە بەڵام ناهێڵن یعنی هەمیشە کە تۆ قسە باسەکەی دوا موسڵمانەکان وان و موسڵمانەکان وڵاتی خوان وێرانەکەن و موسڵمانەکان وڵاتی خوان والێکن لە حاڵێکە هەمیشە و دایم کامەکە تیرۆریستە کامەکە کۆنەپەرستە کامەکە ئینسان پارچە پارچاکە لە ناو سەفارەتەکانە مەسەرەن جەماعەتی سعودی و ئەوانە کە لەسەر جادە بە شمشێر خەڵک سەرە بڕنوانە هەڕۆن شمشێرە لەگەڵا هەڵەگرن لەگەڵانە ڕەقسەکەن و سەماعەکەن بەڵام کەیتە سەرەوەی کە ئازادی خوازێک لە ناوچەکەیە ئەنوا وەشکاو پیلانە جێڕن تاکو لە ناوی برن لە تەجروبەی عەبدولکەریم قاسمەوە بیگرە هەتاکو تەجروبەی ڕۆژاوە لە هەر جێگایەکە تروسکاییەک دروست بوو بێتەوەوانە کە جۆرێک پێشەڵوازی لەم ناوچەیە پێک بێ کە جۆرێک بتوانێت مەجالێک بکاتەوە بۆی کەوا ئیستیقرار و ئەوانە بێ بەری پێگرن و نایهڵن بەرحاڵ ئەم باسە زۆر ئەتوانین زۆرتریشی لەسەر بڵین ئەوانە بەڕاستی مەسەلەیەکە پێویستیشەکە ئێمە چاو بکەینەوە چونکە بەداخەوەکە هەمیشە کە بازیێتە سەر مەوزوعی پەنابەری و ئەوانە هەموو کەسێک تاوانبارەکەی لا وڵاتانە نەبێکە بوونەتە باعیسی ئەم کۆچ و پەنابەریە جەنەتێکیان ڕەخائێکیان اقتصادێکی باشیان لەسەر ئەساسی مەینەت و قوربەسەری باقی بەشەرەکانی دنیا داڕشتووە ئەو جا دەرگاکانیش داخن لە بەردەمیان ئەڵێ بۆ تانی ئەسەن بیریش بکەنەوە لەوەی کەوا بێن ببن بە خزمەتکار لێرە
ئاخر پەنابەرێکە لە عێراقەوە لە ئەفریقیاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەیەتە ئێرە چیە بێ بە وەزیر ئەبێ بە خاوەن کۆمپانیا ئەبێ بە خاوەن سەروەت و سامان دێ خراپترین و نالەبارترین ئیشەکانی ناو سوید و نەرویج و فنلەند و کامە وڵاتی ئەوروپا تۆ بە زۆریش فەقیر و هەژاری زانی خراپترین ئیشەکانی ئەوێ هەڵەبژێرێ ئەیکا یعنی تەنانەت ئەمەش ڕەوا نابینن بەو ئینسانانی کە دەرجی شەڕ و ڕۆژدار و برسێتیا کرد بڕاو کە من خۆم ینی نمونەی وان بینیوە ئیتر نییە جەروە هەیە لای خۆمان ئەڵێ پێش چاو ڕەشە بێ ینی من ئینسانی عراقیم بینیوە بەس 4 مناڵی وردەوە ژن و پیاوێکی عەرەبی بەغایی ئەڵێ ئامادەم ئەگەر لە لیتوانیایە لە باتی 3 ژەم 1 ژەم نانم باتێ لە باتی ژوورێ نیو ژوورم باتێ من هەر ئێرە قبوڵەکەم و ناڕۆم یعنی تۆ بیەنە پێش چای خۆت کابرا مۆزەفی باش بۆ وەزی ئەڵێ نامەوێ ئەم وڵاتەم وا لە بەرچاو کەوتۆ من هیچ یادگارێکی خۆشم تیان نییە شەڕم بینیوە تەقینەوەم بینیوە کوشتنم بینانی ئینسانە بینی لەو عێراقەوە هاتو لەو بەغایەوە لایە لە چڕ و چاو و لەشی نەماوە هەلا بووە ینی بەبستمەیە ئەمەندە بەدبەختی زۆرە لە وڵاتانەیە خەڵک ئەوە نەمانگو بووە یان من هەر خۆم بەڕاستی ئەمەنە کچی یەزیدی گەنجم بینیوە کە کەوتونەتە ئەمڕەیە ئەڵێم باشە ئەبێ ئیتر ئەو منتیقەی یەزیدیە کەسی تیان نەما بێ ئەبێ یەزیدیەکان گەشت و بێتنە ئەو شوێنێک کە ئیتر لالەش چۆڵکەن کەسیان کەس ماوە توی هەمویان هەکەوتونەتە ڕێ ئاخر یعنی تۆ لە وڵاتێکە تروسکایی تیان نەبێت لە وڵاتێکە مرۆڤ ئومێدی نەبێت تۆ لەسەر دین بکوژرێ لەسەر نەتەوە بکوژرێ لەسەر ئازادی بکوژرێ لەسەر ئەوەی بڵێ بابە مەعاشەکەم بەرێت بووگرن 6 ساڵ زیندانێکن لەسەرەوەی بڵێ ئەمە خراپە ئەوە باشە لەسەر ئەوەی بڵێ بابە یارمەتی دەوڵەتی تورک مەدە دیکتاتۆرە ئەڵێ جاسوسی ئەڵمانیای بڵێ یارمەتی دەوڵەتی تورک مەدە ئەڵێ جاسوسی ئەڵمانیا بابە تو پێشوازی لە دەوڵەتی تورکەکە لەو دەوڵەتی کە لە پێش عالەما بۆی ڕێ تۆ لە ناوە بە ئیکاکە لەم وڵاتە ئێستا خواز لەوە بێن خەڵکە لە کوردستان خۆشە بابە کوردستان خۆشە بۆ کەسێک خۆشە کە ئەم دەسەڵاتی قوبول بیان نزیک بێ لەم دەسەڵاتە دەنا بۆ خەڵکی طبیعی واز لەوە بێنە تۆ کەسێکی سیاسیش مەبە ڕحنەکیش بەڵام ئەمەنە ناعەدالەتی ئەبینی بە بەرچاوی خۆتەوە ئەمەنە ئەم بۆشایی نێوان طبقە لە عێراق و بەتایبەتی لە کوردستانە ئەو هەیە کاکە کابرام لەبەری کوڕی مەسئولێکی گەورەیە هیچ نییە وەک شخصێت وەک عقل وەک ئەدەب وەک ئینسانیت هیچی کانیە بەڵام لەبەرەوەی کچی مەسئولەکە کوڕی مەسئولەکە بۆ خۆی ئەم شارە بەدڵی خۆی تەسەڕفاتی پێوەکە بۆیە خەڵک ئەم نەعەدالەتە بینێ بڕوابکە مەسەلەکە هەر اقتصاد وشت نییە مەسەلەکە خەڵک بە چاوی خۆی ئەم ناڕێکی ئەبینێ کە چەند ناڕێشەکە لە ئاستێکی گەورەیە خۆ خەڵک لە خۆشیە جێناڵێ مەسەن گەنجە بینی 17 ساڵە ئاخر 17 ساڵ ئێمە ئێستا بەم عمرەشەوە بیری دایک و باوکمانەکەین و خواخوامان لەگەڵیانە بژێن و لە نزیکیانەوە بین و باوەشیان لێ بدەین کابرا 17 ساڵە دایک و باوکی جێ دێڵێن ئەم هەموو بەدبەختی قبوڵەکە جا ئەمە با ئێمە هی نەکەین بەسەری بڵین هەیە لە خۆشییا دێ ینی قسە شتە بینم لەم فەیسبوک و لەمانەی ئەو خەڵکە عیبینێ و ژیان باشە و خەڵک بۆ ڕاکە و بۆ واکە و چاولێکریە کەس لە خۆشیە ئەمە ناکە کەس لە خۆشیە دایکی خۆی جێ ناهێڵێ کابرا جوتیارە شەو ڕۆژ لەگەڵ چێڵگە و عەرز و خاکە نازایە جێڵێ لەوەتی مرۆڤایەتی هەیە جوتیار آخر کەسن کە نیشتیمان جێ دێڵن کە عەرز جێ دێڵن کە زەمی جێ دێڵن نیوەی جوتیار هەیە کوردستانش کەوتۆتە ڕێ شوان کەوتۆتە ڕێ کە چەند دیمەن و وڵات و ژیان و دار و درەختی خۆشەوێ مەبەسم هەموو ئەمانە ئەوەیە کە لە ئاخرە ئەوە بڵێن خەڵک بە بەلاش خۆی ناداتە دەست ئەم قەدەرە ڕاست ئەمە حقیقەتە بەڵام لەگەڵ هەموو ئەمان شەخۆ من چەند جار خۆم داوام کرد ئەڵم ڕجاتان لێ ئەەکەم خۆتان مەکەن بە سوتەمەنی خۆتان مەکەن بە قوربانی ئەم شەڕە چونکی ئێستا بۆ نمونە بەلاروسیا لە هەموو لایەکەوە قازانجەکە بەلاروسیا بە عمری ئەمەنە خەڵک ڕووی تێ نەکردووە خۆ تۆ بەلاروسی هینە زیرەکن بۆ خۆیان ئەو 1 هەفتە فیزە ئەدا بە خەڵک دوای ئەوە فیزەکە بۆ 1 هەفتەی تر بۆ تازاکاتەوە لە هەموو حاڵەتەکە ئیتر تۆ بە قاچاق لە وڵاتیایی تۆ بژیرەی بە پارە بەرەبی بژیرەی خرامە ئەکرێی ئەم هەموو دیپۆرتکردنەوە نییە مەسەرەن دیپۆرتکردنەوە نییە لە بێلاڕوسیاوە بەرەو عێراق نەخێر ئەو شتیوان ناکە ئەو ئیشی بەوە نیە ئەو ئیشی بە عکسەکەیەتی
ئەو دیپۆرتە تووشی پۆلۆنیاکە تووشی لیتوانیاکە تووشی ئەوروپایەکە ئەو باشە قەیناکە خۆ قانونی دنیا وایە مەسەن کەسێک کە پەنابەرێکە لە جێگەیەکە بغیرە قانونیە ئەگیرێ پۆلیس ڕەوانەی ئەو جێگەیە کە لێی هاتووە بێلاروسیا چۆن ئەتوانێت خۆی لەم مەسلەیە بدزێتەوە ینی ئەم باسەکە لەسەرەوەی ینی دیارە حتمما کەسانێکی جوان لە ئێمە بێ ئێستا بڵێن ئەوانەی پەنابەرن لە بێلاروسیاوانە ڕەنگە قسایان زۆر پێ ناخۆش بێت کە بڵێن بۆچی دیپۆرتیان ناکەنەوە بۆ کوردستان و عێراق کە دیارەمە بۆ خۆی ینی هەڵوەشانەوەی هەموو نەخشەکەی ئەوانە بەڵام لەلایەکی ترەوە کۆتایی هێنانی قەیرانێک و کۆتایی هێنانی مەینەتێکی شەکە بەسەر ئەوانەیە منطقی تیانێت تۆ لە وڵاتێکا بژی هەمیشە لە پۆلیس قاچاغ بیتەوەوانە ینیەوە نالەبارترین دۆخکە ئینسان بۆ ماوەی دوور و درێژ هیچ جێگا و پێگەیشی قانونی نەبێت لە وڵاتێکە چۆن تۆ یەکشت بهێنە پێرچای خۆت طبعاً مینسک کە پایتەختی بەلاروسیا یەکێکە لە هەرزانترین پایتەختەکانی دنیا لە ڕووی مادیەوە باشە لە ڕووی ژیانەوە بۆ خۆیانە بۆ توریستێک کە تۆ ئەچی لە ئەوروپا لا شوێنێکەوەچی لای کەمی لەمانی شەشەوە تا ئێستا لە 5 و 6 بۆ ئێستا 200,000 کەس لەوەی هاتوێتە ئەم وڵاتەوە باشە کە ئەگەر لە جێوێکی نۆرمال بواە و کرۆنەش نەبواە لە باتی ئەم 200 لەوەیە 5,000 کەس بەهاتایە باشە ئەم 200,000 ئەگەر یەکی $100 $200 سەرفکرێت تۆ بێنە پێشچا و خۆ چ پارەیەک سەرفکراوە لە وڵاتەیە تۆ بێنە پێشا خۆ ئێستا کە والیە هاو ئەم فیزەیە چۆن فڕی و چۆن فرۆشرا چۆن پارەی پێیا کردووە ئەجا لە هەموو ئەمانە بگەڕێ ئەو شەڕە گەورەکە شتێکی ترە کە ئەو ئەیکات و بەشێکی بەڕاستیش سەرکەوتوو بۆتیایە ئەوەی ویستوێتی بەلاروسیا کردوێتی ئەو یەک زەبجەی ناوە تۆ لە ئەوروپایە لە یەکێتی ئەوروپایە وە گوتمان جەریدە و کاکە BBC ئەو تەلەڤیزیۆنە گەورەیە بەشێکی زۆری ئیخبارەکانی باسی پەنابەری بەلاروس و پۆلۆنیایە جەریدەکانی وایە یعنی ئەو یەک زەبجەی دروست کردووە بۆ یەکێتی ئەوروپا کە یەکێتی ئەوروپا ئەم حەسارەی خستە سەر کە ئەم شەڕێی کرد یعنی ئەم بەتەنها خۆی بردوێتەوە من تێگەم کە ئەو خۆشی تەنیا نییە بە جۆرێک لە جۆرەکان بەڵام ئەو ئیعلانی شەڕی تەنیایی کردووە لەگەڵ یەکێتی ئەوروپایە و لەمەیە ئەو توانیوێتی سەرکەوتوو بێ وە کردوشێتی چی ناکە و ئەو هاتە سەرەوەی یعنی زۆر کەس هەر لەو کوردستانە خەڵک هەر نایزانی بەلاڕوس چیە یعنی خەڵکی زۆر شارەزای کوڕی زۆر باشە ناسم لەو لەندەنە نەیزانیوە وردەکاری بەلاڕوسیا هەر چیشە یعنی ئێستا خەڵک تازە هەر روسیانە رووسیا ویان زانەوە بەلاڕوسیاش رووسایە تازە خەڵک وردە فێر بوو کە بەلاڕوسیا وڵاتێکی ترەوە سەرۆکەی چیە و چیە ئەمانە بۆیە بەلاڕوسیا شەڕێکی کردووە و لە شەڕەکە تا ئێستا سەرکەوتوو بووە من نازانم لە ئایندەیە چی لێدێ بەڵام ئەوەی کردوێتی هەم لە ڕووی اقتصادی و هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی عسکەری و لە ڕوویشتوان لە هەموو ڕۆکان ئەو بۆ خۆی بردوێتەوە قازانجی کردووە بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر بۆتە قوربانی ئەمە ڕاستە لە سەرەتاشەوە کۆمەڵی خەڵک زۆر سەریع و ئاسان تیا نەجاتی بوو ئیتر ئەمە بوو بە هەڵایەکی زۆر کە خەڵکێکی زۆر دوای ئەم قەڵەباڵغێ بکەون من لەمە شتێگەم و ئەوەندە ئاسان بوو جاران کابرا ئەمڕۆ لە سلێمانی ئەسۆر ڕایە دوای 2 ڕۆژ لە ئەڵمانیا بوو دوای 7 ڕۆژ لە لەندەن ڕسمیە ناردەوە ئیتر خەڵکی سەرشێت کرد ینی خەڵکێک لە بیدایەتە وا بوو لە بیدایەتی مانگی یەکەمە قەڵەباڵغەیەکی زۆر هاتن و بەسەری هەمووی تێی پەڕان تووشی وە گوتم ئەم سنوورە پێشتر قەت پەنابەری ڕووی تێ نەکردووە من خۆم لە شوێنێکە ئەپرسم مەسەلەن مەسئولی کەمپە ئەڵێ جاروە هەبووە لە 6 مانگە ئێمە 5 پەنابەر هەبووە دیپۆرتیکە و مشکلی بێ ئەویش تاجیکی بووە یان ئەرمەنی بووە یان نازان مشکلێکی هەبووە هاتووە دایرێکی گەورە خێریشی 3-4 پەنابەر بووە لە 6 مانگە ئێستا بە یەکجار ئەم لێشاوە هاتووە هەر نازانن چی لێ بکەن خۆ ئەو زۆر باشە مەسەلەن ئێستامانەکە گەشتونەتە لیتوانیا ئەم پەنابەرانی کە گەشتونتە لیتوانیا ئەمانە بەپی ینی قوانینەکان و مقرراتەکانی ئەوروپای موحد معاملەیان لەگەڵا بکرێەوە نیە ئەزانی چۆن هاوڕێجان بڕوا بکە ئەوە بەس قسەیە لە عەمەلە هیچ وانێ تەبعا پەنابەر بەگشتی لە لیتوانیا پەنابەری دەست بەسەرە پەنابەری ئازاد نییە دەست بەسەر بە چ مانایە ینی دەست بەسەر بەوەی لە کەمپی داخراوان بۆیان نییە بچنە دەرەوە وتەنانەت زیندانن یعنی زیندانن بەڵێ دیتیشن سنتەرە کورت و مەخزانی دەست بەسەرە بارحاڵ دیتیشن سنتەرەی پێوەیە لەبەر دەرگاکە پۆلیسێک هەیە لە کەرەڤانیان حەمام و توالێت بەکارهێنن دوو ئامێری وەرزشیان داناوە بە حیساب بۆ ئەوەی جوابی دنیا بنەوە بە حیساب بە خێمەیەک دوو شتی وەرزشیان خسۆتە ئەوێەوە بۆ نمونە ئیتر تۆ کلیلەکە قوفڵی لێدەن و
بۆ نمونە 100 کەس لەو کەرەڤانانیان جیان کردوەوە سێکشن ئیتر تۆ لەوێ تۆ حەقی دەرەوەت نییە، تۆ ئازادنی، ینی تۆ ئەگەر نەخۆشی گەورەوی ژن هەیە بۆ نمونە سکی هەیە وا بێ سکان نازام ئەو شتانە بکەوە چی پێڵێن یعنی ناتوانێت بچی ئەبێ داوا بکرێت لە دەوڵەت کۆدێک وەرگێ کۆدی ئینشورانس بڵێن ئەوەی سەلامەتی ئەوانە ئەنجابی بن و بە گاردێکەوە و بە موتەرجیمێکەوە و بێتەوە فاسی بێت لەبەر ئەو قانونی ئەوروپا شتە ئەوە لە جێکەی خۆ ئەڵێ ئێمە ئەگەر معاملەمان خۆش بێت و ئاسانی بکەین خەڵک هەر دێت ئەمان حتا ئەتوان زەخت دروست دەکەن بۆ ئەوی خەڵک لە بەرچاوی بکەێت دواتر ئەوەنە ئۆفەری ڤۆڵنتەری ڕێتێر نەکەن هیچی ترنا ئەوان بەس ئیش لەسەر ڤۆڵنتەری ڕێتێر نەکەن ئەڵێن وا باشە پاسەپۆرتەکە ینی مەبەسمە ڕۆیشتنەوەی خۆبەخش ئازادانەکە ئارزومەنداناتی بڕۆیتەوە و ئەوان ئیش لەسەرواکەن کە زەخت دروستکەن خەڵک ئارەزۆمەدانە بڕات و تێشی کەوتووە ڕاستێکی کەم هەفتە هەیە 20 کەس و 30 کەس نەڕاتەوانیان بەتابەتی وردەوردەوە گوتم ئەم منتیقانە ساردن سارد و سەرماکە زیادەکە ئیتر خەڵک کەمتر تەحملەکە تۆ ئازادنیت نییە ناچیتە دەرەوە بەدڵی خۆت خواردن ناخۆی خواردنیش ئۆردەرە بڵین ینی تۆ بۆت دێ ئەو خواردنە تۆ خۆ دوستی ناکەی سێژەمە خواردنێکت بۆ دێ و لە هینی سەفەریای خۆی تۆیتر تۆ بەدڵتە بەدڵنیە بەشتەکە بەش ناکە کە زۆربەی گەنجی یشێ لە مشکلەکانیانەوەی تێر ناخۆن لەبەر ئەوە حاڵەتەکە زۆر باش نین زۆر بەداخیشەوە کە جارێکی تر دەوڵەتی بۆ نمونە لیتوانیا بڕیاری داوە 6 مانگی تر خەڵکە دەست بەسەر کاتەوە چونکی هەر کەسێک بە ناقانونی بێتە لیتوانیاوە قانون لیتوانیا ئەوەیە بێ 6 مانگ دەست بەسەر بێ بەداخەوە لە مانگە قرار بوو ئەم 6 مانگە تازە ژەکرێتەوە نیە تازە کرایەوە هەر ئۆڕەتی ئێستا تازە کرایەوە بەڵێ خۆی قرار بوو لە مانگی 11 تازە حدودێکی هەیە سنوورێکی هەیە بۆ تازەکردنەوە ئەتوانن هەر ئەمە بکەن هەتاتە ئەزی چۆن هاوڕێ ئەوان ئەڵێن ئێمە لە ئەخرە ڕاستە بەشێکی نێشێتی ئەوروپا بەڵام ئێمە وەک دەوڵەت قانونی خۆمان هەیە و هەموو ئەوروپاش وایە هەموو ئەوروپاش وایە چونکی ئەم پەنابەرانە حتا کەسوکاریان ناتوانێت بێن بۆ لای ئێستا زۆربیان مەسەڵەن خزمیانەیە ئەیانەوێت بێن هەیە مەسەڵەن مێردەکەی لە ئەڵمانیا زای زیدەکان ئەکسەرێتیان مێردیانەیە کچەکان لە ئەڵمانیایە ناتوانن بیان بینن ناتوانن بێن یعنی بۆیە ئەمان زۆر مەحدوداتیان دروست کردو ئەمان ئەڵێ ئێمە حەقی هیچمانی ئێمە قانونی خۆمان جێبەجێکن وەک دەوڵەت وەک دەوڵەتیش ئەمەیە ئەم 6 مانگەش کە تازەکەنەوە بەداخەوە جاریشی تر هەروە ئەکەنەوە هەر ئەیانەوێ دەست بەسەر بنەوانێ ئەمان هاوڕێن هەموو ئێستا وای لێ هاتووە ئەوەندەی بیل لە فشارەکرێتەوە بۆ ئەوەی فشارێکی ڕۆحی و نەفسی توزانم اقتصادی ئیجتیماعی هەموو ڕێکی بۆ دروستکەن کە تۆ بێزار ببیت و داواکەی بڕۆیتەوە ئەوان ئیش لەسەر ئەمە ئەکەن ئەوانەی تر ئەخیرە تووشی بۆ نمونە لە 700 کەس تەقدیمی لجوئی کردووە یەک کەس قبوڵ نەبووە منطقییان نییە بۆ نمونە ینی باشە بەڕای تۆ ئەمەی کە ئێستا لە حدودی پۆڵندا هەیە بەم اعتیبارێکە تۆ ئەم مەسایلانت باس کرد لە شوێنێکی وەکو لیتوانیا هەموو نازانم دەوڵەتی پۆڵندا بۆ خۆی دەوڵەتێکی هەمەنە ڕەجعی و دواکەوتووە ماوەی لەو بەربەتەما بوو لە ئەوروپای موحەدە دەریکەن نازانم ئێستا ئەوەت بیستویان محکەمە مشتەکانیان اعتیباری مەحاکیمەکانی و پۆڵندا دانانن لەبەر ئەوانش ناچن ژێرباری قانونەکانی ئەوروپای یەکگرتووەوە بەڵام لەم بابەتی پەنابەریە خێرا کەوتنە پشتی پۆڵندا و دیفاعی لەکەن و داکۆچی دەکەن چکە زان دەواازەیەکە بێنە ناو لێ شاوکە ئەوانە خەڵک لە چەمسماڵەوە نایە بۆ پۆڵۆنیا خەڵک دێ بۆ بەریتانیا و ئەڵمانیا معلومە ئەوان نەزانن کوێیان دێشی ئەمە یەک بەڵێ معلومە بکە ئەوە لەگەڵ ژنێکی لیتوانیا مەسئولی شەقسەمان کرد وتم واوتی ئێمە زۆر باشی وتم بۆ ئێمە ئەوەنی ئێوە هەمووتان متەرجمن لە ئێرە ئیشەکەن وتی پۆڵۆنیا حتا پۆڵۆنیا متەرجمیشی نییە یعنی آخر بۆ نمونە ئەم وڵاتانە مشکلی زمانیانە مەسەلەن کەس لە ئێرە عەربی نازانێ وەمە سوید و بەریتانیانی ئاسان بێتەوە ئەبێ متەرجم هەموو ئەو متەرجمانە لە وڵاتەکانی ترەوە هاتوونە بە کەمپەنی و یەکێتی ئەوروپا ئەمانە وتی حتا پۆڵۆنیا ڕازینە بۆ متەرجمیش قبول بکە متەرجم مەبەستمەوە بۆڵم لیتوانیا خۆیشەکە لەو وڵاتانەی کە تۆزی ئەهوانترە لە پۆڵۆنیا تقریباً دەسەڵاتێکی فاشستی حکومێکە زۆر کۆنەپەرست و دواکەوتوونە بێ ئەوان چۆن بۆ پەنابەران بەڵێ خۆ وەک ئینسانی لیتوانی زۆر ئینسانی باشن وەک ئینسان تواز لە حکومەت بێنە خەڵکی مۆدێرن خەڵکێکی پاک و جوانە خەڵکێکی ئینسانن هەموویان 10 ساڵێک لە ئەوروپا ئەژیاون لە وڵاتی جاوە بەڵام ئێمە کە بەسی سیستەمەکەین ئەمان چانی ئەتۆ ئەم هەموو متەرجمەت هەیە ئەتوانی دەردە دڵی خۆت بڵێ با بە من نەخۆشم
ئێستا لە پۆلۆنیا ئەمەش نییە لە پۆلۆنیا ئەجا ئێستا بەوای ئەم لێشاوی ئەم ڤایرۆس و مایرۆسەشۆ ئەوەی تر کەیسەکان قورستر و ئاڵۆستر بوونە بۆ نمونە هەرەتگرن جارێ 14 ڕۆژ تۆ تەلەفۆن وشتر لێسەن و کەرەنتینەی چی کردو ئەمانە بەخۆی ئەمەش زەختی دروست کردو ئەوەنە لەگەڵ خەڵکە لەگەڵ دایک و باوکە لەگەڵ کەسوکارەکە پەیوەندیان دابڕێ و لە بەشێکی زۆری لە کەمپەکانە مۆبایلیان لێسەنەوە ئەنجا ئێستاش جگە لە هەناسەدان مۆبایل دوای هەناسەدان لەوەی مۆبایل بێ وای لێ هاتوو چونکی دقیقاً وایە ڕاست لەم کەمپە دەست بەسەرانە تۆ بێنە پێشچاوی خۆت هیچ شتێک نییە تەلەڤیزۆنت نییە وەرزشت نییە ئازادیت نییە خواردنت نییە مۆبایلیشی پێ نەبێت چونکی تۆ سەیری زیندانی ئێستا لەگەڵ 20 ساڵی ئێستا دنیای مۆبایلە خەڵک بەردەوامە بێ پێی بێت چونکی ئەو مۆبایلە ڕەبتی تۆی بە دنیاوە هەر ئەوە نیە بە دایک و باوکتەوە بە فەمیلیەکەتەوە بە هەموو شتێکەوە تۆی بۆیە تۆ ئەتەسا قەرارە مۆبایلیان نێسەنە لەم خۆپیشاندانانی ئەم چەند ڕۆژەیە خۆپیشاندان کرا لە کەمپەکانە تووڕەبوونە قەرارە بە ڕسمی مۆبایلیشیان لێ بسەرنەوەوانێ ینی لە حتا لە لیتوانیاش بەڵێ ئیش لەسەر ئەوواکەن کە لەوەیە لەم چەند ڕۆژە ئیتر هەمویان لیان بسەنن جاران ئەوانەی لە کەرەنتینەیە بوونیان ئەوانەی کە ئەمان پیان وایە هەر کەسێک بێتە وڵاتەکانیانەوە کریمیناڵە یعنی تاوانبارە لەبەر ئەوەی بە غێر طبیعی ئەڵێ تۆ بۆ بە فیزە نای ئەخر دیارە کۆمەڵشتی زۆر نامەنتیق بۆچی بۆچی ئەڵێ تۆ بۆ بە فیزە نەهاتوویتە بۆ لیتوانیا بۆ بە قاچاق هاتوویتە بەڵێ نازانن ینی ئەخر ئەمە خۆی پرسیارەکە زۆر قۆڕ و ئەوەیە ینی ئێخۆ ئەم من نەهاتوومە بۆ سیاحەت ئەو هاتووە وڵاتی جێهێشتووە ئەڵێ لەبەر ئەوەی تۆ بە قاچاق هاتوویتە وڵاتەکە تۆ تاوانباری ئیتر ئەم تاوانەی کە تۆ بە سنوورت بڕیوە ئەمە ئەچێتە محکەمەوە بۆ لە محکەمەیە قەرارەدەن ئەڵێ بەرێ لەبەرەوەی تۆ تاوانباری سنوورت بڕیوە 6 مانگ دەست بەسەری ئێستا کردێنەوە بە 6 تر بۆ ئێمە بەستم هەموو ئەمانە ئەم وڵات هەنا خەڵکێکی زۆر جاران ئێمە کە ئێمەش خۆمان کە کاتی خۆی بەقا هاتینە مەسەرەن لە یۆناان و هاتین یۆناان بەهشتە لە چاو ئەم سنوورەی رووسیا ئەمە عێراقا ینی ڕێک ئێستا ئەم لۆکەشنکۆ و کور ئەم دەوڵەتانە لە عێراقا چون سەدام ینی لەو تەرتیبەن لەو پاکیجە ئینسانیان خەڵک بە خیاڵی کاڵی لە یەشێتی ئەوروپای تەواو ئێمە مەسەل یۆنامان بینیەوە من خۆم بینیومە خەڵک تەحدای لە یۆنانیانەکانەکەن ئەوانە جلی بەرگانەدا بە خەڵک ئەوەنە ئینسان بوونە وە سەرە ڕێژ بوونە دار و بەر ڕووی کردوتە وڵاتێکی وەک یۆنان لیشا بوونەوە بەدەست پەنابەری جۆرجی و کورد و عەرەب و تورک و نازام دار و بەردەوانێ بەڵام هەر ئینسان بوون ئەوان دنیابینی ئەوان تاریخی ئەوان شتێکی تر بووە بەڵام ئێستا ئەم هاوکێشەی ڕێک عکس بۆ تۆ لەم سنوورەیە ئەم سنوورە سنوورێکی ترە عالەمێکی ترە واز لە جوگرافیا بێنە تۆ لە جوگرافیای یەشێتی ئەوروپای بە قەولی خۆت ئێستا هەندێک لەسەر پۆلۆنیا باس کرد ئەمانە مێنتاڵێتێتی ئەمانە مێنتاڵێتێتێکی شەرقیە بە نەوعێکی تر بە عقلێتێکی تر بەو هەر عقڵە ئاسیایی کە لای خۆمانەوەیە جۆرێکە لە دیکتاتۆریە مثلا لە خەڵکڵ جاوای لەگەڵ خەڵکی زۆر تەبیعی قساکە یاڵەکە کە بۆچی ناچن بۆ سعودیە بۆ نمونەمانە مسلمانە بەبەست وایە کوی مەسعەکە زۆر جیاوازە ڕاست هاوکێشەکە شتێکی ترە بەداخەوە من جارێکی تیژ لە ئێرە لەم مەبەستمەوە نیە کە کوردستان بەهەشتا بەڵام بەڕاستی کاتی سەفەر نییە بە تایبەتی زستانێکی سەخت بەڕێوەیە سەرمایەکی زۆر هاتوۆتە پێشەوە بەحاڵ ینی خەڵکانێک دێن ڕاستی ئەمە حقیقەتێکە بێ باسیکەین من تێگەم لەوەی کە خەڵک کوردستان جێدێڵێ ئەوێ دەرچێ ڕزگاری بێ بەڵام تۆ مناڵێکی 3-4 ساڵەیەنی ئەم مناڵێکی 2 ساڵەیین لەگەڵ خۆتا بۆ ئەو سنوورە بەم سەرمایە بەم زستانە ینی بە جۆرە لە جۆرەکان دقیقا من تێگەم ینی بنچی مەسەلەکە ئەساسەنە بێ بەڵام لەم جانی بەشەوە ینی واقعێتێکە کابێ بە نظری اعتیبار وەری بگرین بەڵێ ڕاستەگەر تۆ لەژێر تیغی چەقۆیابیت و خێزانەکەت پارچە پارچە بکرێ بەڵێ حەقتە بۆ هەرچی ڕاکە مناڵی سەر بێشکەش بەرە لەگەڵ خۆتا بەڵام لە دۆخێکی ئاوایە تۆ مناڵێکی 3 مانگان یا 4 مانگان لەگەڵ خۆتا ئابێ خێتە سەر ئەو سنوورە سارد و سەرمایە ینی بەڕاستی بەشێکی ژەوە مەسئولیەتی ئەو دایک و باوکانەیە کە نابێت تا ئەم ڕادێت تا ئەم ئاستا نامەسئول بنە بەرامبەر مناڵەکانی خۆیان ئەمەش مەسەلێکە بێ بە نظری اعتیبار وەری بگرین هەندێک کۆمنت هاتووە ئاسۆ بەشێکی پێما بێ هەر تەنها سەرنجە مەسەلەن هاوڕێت تایر ئەڵێ
نیگەرانە لەوەی پەنابەران لە کەیسەکانە ناوی حکوومەتی هەرێمیان بردو دایمە بەستی حکوومەتی هەرێمە کە دیارە باسەکەن لە ئیعلامەوە گوایە بۆچی ئابڕووی حکوومەتی هەرێمیان بردو وەک بڵێ شتێک ما بێتەوە بیبین یعنی ئابڕوویەک ما بێکە ببرێتەوە ئەنەوە کۆی خەڵک نەزانێکە چیان لە زیندانیەکانی بادینە هەر بۆ باشە ئابڕووی بەری قابل حکوومەتی ئەسڵ ئەخر دهینیشی پێوە پەڕۆی پێوە نەماوە یان یەک تۆ نائینسانیترین و مرۆڤانەترین هەڵوێست لە بەرامبەر خەڵکی ناڕازی بادینانە گیراوەتە بەر کەسێکە زیندانی کردو فقط بە تەنها بە خاتری و توێتی مەعاشی مامۆستایان کەمە ساڵێک ئەوەنە لە زیندانە بۆ دوایە هاتوۆتە دەرەوە نیوەی ئەو گۆشتەی پێوەیە کە پێوەی چۆتە ناو زیندانەوە ئەمە ئیتر ئابڕووی ماوە تۆ ئەمریکا ئابڕوو کەمە لەوەیە کاکتایر مەبەستەوە بێ ئەبێ لە ئابڕوو زیاتریان بەری ئەگەر نامە بەستەوەی ئەڵێ ئەوان نیگەرانی ئەوەن کە گوایە پەنابەران ناوی هەرێمیان زڕاندووە ناوی هەرێم نەزراوە ناوی حکوومەتی هەرێم زراوە و پێمە بێ قابلیشە دیارە هاوڕێتاریش لەگەڵ ئێمە موافقەکە حکوومەتی هەرێم هەر بۆەوە باشەکە حکوومەتەکە کە بەڕاستی ناوی بزڕێنرێ هاوڕێ محەممەد عەلی بینەرێکی ترەڵێ بیلاروس هیچ دام و دەستگای نییە بۆ ئەوەی ئیجراعات بکات کارتێکە بەکاری دێنە دش بە ئەوروپا و ڕۆژئاوا دیارە ئەم باسەمان کرد بەڵێ ئەم سەرنجەش ئەمە بڕاستی ئەمە سەرنجڕاکێشە من ئەمەم نەبیست بوو تا ئێستا ئەڵێ کاگاستۆ پاراستنی پارتی لە هەر ویزایەکی بیلۆڕوسیادا $3000 بەرکەوتووە بۆیە خۆیان بەشێکن لەو بازرگانیە کە من دیارە بە دووری نازانم بەڕاستی من ئەمە بە دوور نازانم ئەگەر واش نەبێت تر خۆی هاوکێشەکان هەر جۆرێکە لەوەی تر خۆخابی ئەگەر دقیق ئەمەش 100% نەبێ ڕێزم بۆ هێڤای خۆشەویست و چاومانە بە بەردەوامی کاگرۆڤ بەڵام هاوڕێ حتمما ئەگەر دقیقی ژوانە بێ خۆتر ئەو خەڵک لەو دەسەڵاتە ڕاکەوە لە ئەخرا سبەبێکی هەیە و هەموو ڕەتی بەو دەسەڵاتەوەیە و ئەو دەسەڵاتەش یعنی من خۆم جار وایە ئێستا ئەوە نەپنابەرە بینم خەڵکی زاخۆن ئەڵم خوایە بێ زاخۆ خەڵکی تیاما بێ بڕواکە ڕێک واڵێم ئەڵەمە بێ خەڵکی تیاما بێ هەرچێکە بینی خەڵکی زاخۆیە هەرچی ئەبینی ناڕازیە خۆ خەڵک لە خۆشیان ناتوە هەمووشی لەو دەسەڵاتە ناڕازیە خۆ خەڵکەوە باشە زانین جا هەوڕێگەر ئێستا لە دوهۆک و لە زاخۆ لە هەر شار و شارۆچەکە خەڵک قسەناکە لەسەر ئەوە نییە کە ئەو دەسەڵاتی بەدڵەوە ئەو دەسەڵاتە بە خەڵک ئەترسێ لەوەی کە بەسەر مامەسا بەدەل و هاوڕێکانی و بەسەر شێوانی و خەڵک تااقەتی ئەوەی نەماوە جارێشی لەسەر هیچ 6 ساڵ بیکەنە زیندانەوە ساڵێک بیکەنە زیندانەوە ئێمە من لە بیدایەتی بەرنامەکە وتم هەڵبژارنەکانی ئەم جارە لێشاوی هاتنی پەنابەری ئەم جارە پیشانیدا کە ئەم دەسەڵاتە کەس قوبولی نییە تەواو بووە بەڵام ئیتر ڕێگایەکی هەیە سوزانم شوێنی نەوعێکی تر هەیە کە قڵپی گەیتەوە ئەجنا ئەمە حاضر بووە بەس ئێمە چین خەڵکت چۆنە نازانم ئەو دەسەڵاتەیە کە خڵک نایەوێت لەسەر بورکانێکەوە حقیقەتە من سەرنجێک بم بە بینەرانی ئازیز کەسانێک گەرپیان خۆش بێت لە بەرنامەی ئێمە بەشدار بن ئەکرێت هەر لەم لینکەوە کە ئێستا دایانێم ئەم لیکە کلیک بکەن بێنە ناو ستۆدیۆوە و بەشدار بن لەم باسەیە خەڵکانێک پێم وابێ ڕەنگە سەرنجێکیان هەبێ باسەکەمان دەوڵەمەندکەن و گەر زانیاریی دیاریکراو هەیە سەبارەت بەو دۆخی کە لە بێلاروسیا کەوتۆتەوە بە بینەرانی کەناڵی هیوای بگەێنن یاخود دەتوانن بە کۆمنت بەشدار بن ئێمە ئامادەین کە وەڵامی پرسیارەکان بدەینەوە و ئاسۆژەوەندەی کە بە پێی شوێن و جێگای بوونی خۆیەتی کە ئێستا لە لیتوانیایە بتوانێت وەڵامی پرسیارەکانی ئەوەی ئازیز باتەوە من دووبارە داوا لە هاوڕیانی ئازیز ژەکەم کام کەناڵی هیوا لینکەکەی لە یوتیوبەوە لە ڕێگەی فەیسبوکی خۆتانەوە پەخشکەن بە ئەم بەرنامەیە بگا بە جۆ و دیدی زۆربەی زۆری هاوڕیان و دۆستانی ئێوە و داواتان لێکەمەوانی کەوا سەبسکرایبی کەناڵی هیوایان نەکردو تا ئێستا سەبسکرایبی بکەن ئاسۆ بینە سەر خاڵێکی تر ینی ئەمەی کە باست کرد تۆ ئێستا لێرەیە ئەم مەساتە ئەم تراژیدیایە دیارە کۆتایی بۆ نییە و دیارە خاڵێک نییە کە دابنرێ ئەگەر بێلاروسیا لەسەر ئەم هەنگاوانی خۆی بەردەوامە بێ و ئەگەر ئەوروپای موحد ئامادە نییە پەنابەران وەربگرێ ئەو دەم ئەوانی کە ئێستا لە سنووری نێوان بێلاروسیا و پۆڵەوە تەنانەت خەڵکیش دیپۆرتیش ناکاتەوە کە تۆڵی ینی دیپۆرتیان ناکاتەوە بۆ وڵاتەکانی خۆیان مەسەلەن لە تورکیا بووین
هاتی لە تورکیا بووی توانە پۆلیسی گرتی جواب سنورداشە کردی تۆ پیانە سنورداش لە تورکیا دانی بێلاروسیا ئەمەش ناکە معنای وایە ئایندەیەک نییە بۆ ئەم تراژیدیایی کە خەڵک لەم سنوورەیە این بوویت کە بەس بەشێکەڵێن 2000 سەرەتا وتیان 2000 قسە لەسەر 4500 خەڵک لەوێ کۆبۆتەوە بەڕاستی ئایا دەرەتانێکەیە بۆ ئێمە یاخ خەڵک چی بکە بەڕاستی تۆ لە وجە نەزەرێکەوە لە چوارچێوێکە کە لەوانەیە ئەزمونتە بێتە لە ناو جوڵانەوەی مافەکانی پەنابەریە ڕێگا چارە چییە چی بکە خەڵک وڵێ هاوڕێ خۆی ئەوەی کە حقیقت بێسا من خۆم بە جۆرێک ئاگام لە هەندێک خەڵکە لە چل ڕۆژە لەوێن دەرنەچوونە محاولاتیان کردووە ینی لە 40-50 ڕۆژێەوە ئەم سەختێ دروست بووە لەم 40-50 ڕۆژە ئەمەنیتر سەختتر بۆ توانێ وەگوتم لە سنوور عسکەرێکی زۆر هاتووە دانراوە لە هەموو سنوورەکان بە تایبەتی وەگوتم خەڵک ئێستا ڕووی ئاراستەی خەڵک لە پۆلۆنیایە و لەوێشەوە دەرباز بێ بۆ ئەڵمانیا و ئەولاتریش بۆیە ئەم سنوورش پۆلۆنیا تێگەیشتووە لە فیکەی خۆی و ئەم سنوورەکەی زۆر تون کردوتوانێت لەوەی هێزی هێناوە لە ڕووی عسکەریەوە سیمی لێداوە لە ینی دەرچوون ئاسان نییە بەڕاستی خەڵک هیوادارم خەڵکی تر نەیە چوکی وەگوتم زۆریش ساردە و ئەم جەنگەڵانە ئاسان نیێمانەوە لێی ڕۆژێک تەحمل کرد با گەنجیش بی 2 ڕۆژ تەحمل کرد من ئێستا ئەمڕۆ هەواڵەکەم بیست خەڵک مردووە وتە لە فەیسبوکش دایان بەزانە بوو بەداخەوە ئەو گەنجان مناڵە بچووکە ئەمانە بۆیە ڕاستەکەی کاتی پێش هەموو شتێک هیوادارم کە خەڵک بە قسەمان کە بەس خۆش مەزام کە بە قسەشمان ناکە ئەمە یەک بەڵام ئینسان لە ڕووی نەفسی و ئەوەی کە پێکرێ ئێڵێ جارێ هەر خەڵک نیا زۆر مهمە لەم زستانەیە ئەمەی کە لە ئێرەشە کۆمەڵی ڕێگا هەیە ئەوەی دیارە من چەند ڕۆژێک پێش ئێساش باسی ئەم کرد لەگەڵ کۆمەڵی کەسا کە بەنەوە ئەگنزیکن لەم عالەمەوەیان ئاکتیڤیستی پەنابەرینیان ئەیانەیە ئیش بۆ مرۆڤ بکەن بۆ ئینسان بکەن بە گشتی بە ئینسانی کورد بەتایبەتی هەندێک چالاشی هەیە بێ بیکەین لەوانە نامەی ناڕزایەتی بۆ ئەم منەظەمە گەورانە بۆ نمونەت لە ئەمنستی و لە UN و لە خاچی سوور و ئەمانە چونکی خاچی سوور بەردەوام لەناو خەڵکە هەر هەیە کەم تا زۆر ڕاستە بەدڵی من نییە زۆر ئۆرگەنایز نین بەڵام دێن هەند شتەدان جلو بەرگەدەن ش تەوزیعەکەن من هەندێک لینکم هەیە لەگەڵ محامی شتەکانیانە مەسەلەن دکتۆریان هەیە تا دکتۆری نەفسی و ئەمانیان هەیە بەڵام ئەمانە ئەکرێ پێشە مشتی ئەم لینکانە ئینسان زیندوی کاتەوە ئەنجا شخصیە ڕێکخراوە گروپە چۆنە ئەمە ڕێگایەکی تر هەندێک مزاهرات هەیە بەتایبەتی لە بەردەم لە زۆر وڵاتەکانە یەکێتی ئەوروپا خۆی نووسنگەی هەیە بێزگەن بڵین سەفارەتەکان مثال لە بریتانیا هەیەە هەیە تۆ لە ئێرە داواکاری تەبێت کە حەدی ئەقل لە هەموو حاڵەتێکە ئەم خەڵکە ئینقاسکەن لەم مۆزە چونکی ئەم خەڵکە ئەگەر جەنگەڵا بمێنەوە بۆ 12 ڕۆژێک ژیانی زۆربیانەکەوێتە خەتەرەوە خۆ تۆ لە جەنگەڵا تەلەفۆنت پێنیە شەحنت پێنیە خواردنت پێنیە سەرماتە برسیکە ئەمانە تۆ ینی خەتەرت لەسەرە بۆیە نەخەتەری مەرجان لەسەر واقعانەوە کە ئێستا خەڵک مردووە من شتێکی چاوەڕوان کرا بوو من ینی تۆ لە ستۆکۆڵما پێرێ دەرەجەی حرارە کەوتە ژێر داقس چوارەوە ینی تر لەو سنوورەی بیلاڕوسیاوانە گەلێ لە سویدی ساردگر و هەفتەی بۆ نمونار هەفتەی ئایندە شەپۆلێکی سەرماسۆڵە بەدەنەوە ئەبێتەوە بە ناقس 5 و بەرەو خوارتی شەڕوان لەم سنوورەیە بۆیە بەشێکی لەمانە لەوەی بگەڕێنەوە بۆ بەلاڕوسیا بۆ نمونە لە رووسیا جاریشی لەوەی تووشی مشکلە بنەوە ئەبێ بەدزیەوە بژێن لە شۆقەوشتا ناتوان بچنەوتێ لە باز لەواکرێکە پۆلیس عسکەر ڕاوەستاوە عسکەری بێلاڕوس نایە لە بێنەوە بەرەوە بڵێ ئەخر ئێمە هەموو کۆی ئەم گفتوگوی ئێمە بەشێکی لەسەرەوە وەک بەلاڕوسیا ئەمە هەمووی وەک چەک بەکارێنێ ئەمە شەڕەکە بە خەڵکیەکە بۆیە ئەو شتانی کە ئێمە بۆ نمونە وەک ئینسانی ئازادی خواز وەک کەسێک کە دڵمان بۆمانە ئایشێ زۆر جار پەیوەندیان بەمڕۆ کاک ئاسۆ ئێمە جلوبەرگ و پارە و $100 و ئەمانە کێشەی ئەمان حل ناکە ئەمە هیچ نییە تۆ قەمسەڵێکی ئەدەیت ئێستا تەڕەبی لەوەی دوهێنە فریدا بەڵام ئێمە شتی گەورەترە بێ بکەین لەوانە لە مزاهرەتانە لە بەردەم یەکێتی ئەوروپا لە بەردەم سەفارەتەکانی لای ئەقل پۆلۆنیا لیتوانیا ئەمانە کە ئەم دەرگایە بکەنەوانێ حلێکی بکەن لە بەرامبەر ئەو وڵاتە گەورە چونکی بمانێ و نەمانێ پۆلۆنیا لەگەڵ ئەڵمانیا حدودن ئەو خەڵکەش بەبێ ئەڕوا ئێمە ئەبێ فشارێکی ئینسانی دروستکەین ئەو مناظەمە ئینسانیانی کە هەیە سەفارەتی ئەو وڵاتانی کە بەشێکن لەم کەیسە وەجاریشی تریش هەوڵ بدەین بەنەوەیەک لەنەوەکان نازانم ڕێگاکەی چۆن من هەندێک شتم بیستیان لە عێراق و لە کوردستانە
سەفارەتەکانی بەلاڕووسا داخراوە و خەڵکێکی زۆر لە سلێمانی و هەولێر و عێراقا بازرگانی بە فیزە فرۆشتنەوە ئەکەن فیزەیەک لە $100 بۆتە 35 وەراقە بە خەوری خۆیان ئەبێ ئەمانە ڕی لێ بژیرێ ئەبێ هەوڵ درێ سەفەرکردن دابخەن بە هەر شوێنە بێ ئەمە باشترە لەوەی خەڵک بێت و بکەوێتەوە ئەم محنەتە. بەڵێ ئاسۆ من خۆم بە چاوی خۆم لەسەر فەیسبوک قاچاقچیم بینیوە بانگەوازی کردووە بۆ هاتنی خەڵک بۆ بێلاڕووسیا و بۆ لیتوانیا، ینی قاچاقچێکە هاتبوو هەتا جنێویشیە جنێوی یا بە کەناڵی NRT کە بۆچی هەواڵی ناڕاست بڵاوە کاتەوە شتیوانیە کە ڕێگەژیرا بێت لە پەلابەرانوانە بانگوازێکە کە خەڵک بێ زۆر بە ئاشکرا بە دەموچاوی خۆیەوە بە ناوی خۆیەوە زۆر بەبێ شەرم ینی ئەمە پێچێکە پشتیوانی ئەمانە چووکە قاچاقچی عادەتەن ئەوە ئێمە ئاگاداربی قاچاقچی خۆی شاردۆتەوە هەمیشە خەڵکت نازار ناوی لە خۆی ناوە هەمەی نازانم چێ و چێ قۆفەساج و نازانم چی ناوی عجایبن لە خۆیان نەبووی نەناسرێنەوە ئێستامە هاتووە بە ناوی خۆیەوە بە ناوی سولاسی و لەسەر فەیسبوکەکەی دیعای ئەماکە ینی پێچێ پیلانەکە زۆر گەورەتر بێت لەوەی کە باسەکە لەسەر هین بێ لەسەر قاچاقچی یاخود ئەمەی کە بە پارەیەکی کە بەم شتانە بفرۆشرێ. ئەزای چۆنە هەندێک نامە هاتووە هەندێک بڵێن پەیام هاتووە لەلایەن هاوڕیانێکەوەی چیشان ڕێزان ساڵح ئەڵێ ئایاوانی ئێستا هاتوون ئەمە لە سەرینەکەیوانی ئێستا هاتوون خەڵکی کام شار و شاوچکە نایە زانیاریتان لەسەریان هەیە چ جۆرە خەڵکێکن چۆن باوەڕیان بەشتی وا کردەوە بەسێ باوەڕ چۆن باوەڕیان کردو بۆی کەوا دێن بۆ بێلاڕووسیا و لێوە دەرەچن کە دیارە ئەوەی من لە تۆ ئاگادار بووم کەمە کۆنە ئەمە ئێستا ئێمە خەیبیستین بەڵام ئەمە تقریبا 3-4 مانگە ئەمە درێژەی هەیە یاخو لەوانەیە زۆرتریش بێ بڵێ زۆرترە بەڵام لە مانگی 6ەوە لێشاوەکە دەستی پێکرد لەو مشکلەی لە گرتنی ئەو ڕۆمان ڕۆژنامە نووسەکەەوە کە حەسارەکە و مشکلەکەی دروست کرد بە ڕسمی قەراریان دەیشێتی ئەوروپا کۆبوونەوە لەسەر بەلاڕووسیا لە مانگی 6ەوەی تر لێشاو دەستی پێکردووە خەڵکی هەموو شوێنێکی تایە بەڵام یەزیدی زۆر عەرەب زۆر خەڵکی زاخۆ زۆر هەنی ئەم ماوانە خەڵکی قەڵازێ و مەڵازەی زۆر تیا ئی هەموو شوێنێکی تایە بەڵام بەڕاستی زۆری عەرەب و بادینی و یەزیدی بەرکەوتووە زۆر بەڵام شارەکانی شری تیا کەم تا زۆر خەڵکی بادینان خەڵکی دۆک و زاخۆ و ئەو شوێنەیە کە بەڵێ بێزگە لە ئێمە بەحسی عێراقی کەم خەڵکی سووریا تایە ئەفریقیەکان زۆر هاتوونە کۆنگۆ و ئەمانە مالی و سەنیگال و ئەمانەی زۆر تایە تاکو تراک ئەفغانی تایە تاکو تراک نیپاڵی تایە هندی تایە ئەمانەی هەمووی تایە بەڵام بەداخەوە زۆربەی زۆری ئەتوانی بڵێ ڕێک لە 1975 ئەو منتیقەی خۆمانە بە عەرەب و بە کوردەکەیەوە کە عێراق و ئەو منتیقەیە ئەگرێتەوە کۆریای باکووری بادینان ئەبێ وای داڵێ کۆریای باکووری بادینان لەسەر قسەکانی تۆ کە باسی ئەو قاچاقچی ئەزانی چۆنە بە بڕوای من بڕوا کە ئەوەی بە شخصیش قسەمان بوو بێ لە قسەکانم لە فەیسبوکی خۆمە وتومە کورە ڕژاتان لێکم بە قسەی قاچاقچی بڕوامەکەن کورە بازرگانی بە ئێوەکەن کورە ئەو ئیشی بەمەیە من برادەی پێم وتە کاک مامۆستا جا بە قەولی لای خۆمان مامۆستا تۆ بۆ ئەوە شتاناڵی کاکە خەڵک خێری لەوە کرد و ڕزانە قسانە مەکە ینی وای لێ هاتووە ینی خەڵکێکی پێی ناخۆشە تۆ نەسیحەتی خەڵک پێی بڵێ مەیە ڕستکانە بڕیتە ڕستکانە بڕی کاکە نییە من ئەزانم ئەم سنوورانە چۆنە من ئەزانم زەختێک لە سەریانە من بینیومە بەم ڕۆژگارە چۆنە من تەسەورەکەی دەدەقە دوورم لە سنووری بەلاڕووسەوە ئەزانی من کە ئەڕۆن شاحینەکان ئەڕۆن لای شاحینەکانەکە یەشە لەو کەمپانێکی ئیشی تێک ئەزانم چەند ئالۆزە چەند قورسیان کردووە چی عەسکەر و شتی لێیە بۆیە ئەو قاچاقچی ئەمە بەخیال بە تۆ ئەڵێ وەرە ئەو بەمە ئەوێ یعنی بە کەسم وتووە کە بەحساب سیقێمە وتومە ڕجال لێکم عەقڵی خۆتان مەدەنە دەست قاچاقچی ئەو ئیشی بەوەیە دڵنیا بەو قسەی کە لەوێ ئەیکا تا ئێرە بیز ئاڵوگۆڕی تێکەوێ نەکراوە بەخوا تەکسێکە وای کرد و ساخەکە ڕاکرد و بە قسە نییە کرد و ئێت خۆت بێ قاچاقچی وا بڵێ خۆ قابل ئەگەر وانەڵێ قاچاقچی نییە ڕجاتان لێکم من ئێستاشەڵێم کاتی نییە بەڕاستی ئەم بە تایبەتی لەم زستانەیە کاتی ئەم سەفەری ئەوروپایانە بەم خەتەشە ئەم خەتە ساردە و حتا یۆنان و مێنان لە چاو ئێرەوە بەهشتە سوزانم گەرمە خۆشترە ئارامترە من جاران و زستان ئەوێش بەکەڵک نایە بەڵام تۆ ئێستا حتویتە قوڵای سەرماکەی ئەوروپاوە بەڕاستی ئەم حدودێ لە هەموو شوێنێک ساردرە لە هەموو شوێنێک زوق ینی دەڕۆژیشە بێ لێرە زوقم زۆرە
اینجا تۆ وەرە 10 ڕۆژتر چی ئەەکەی 15 ڕۆژی تر چی بێگومان خەتەرناکە بێ دیارانێک پرسیار هاتووە ئاسوجان پێمان بە بەشێک وەڵامان داونەتەوە یەکێک لەوانە کە ئەم پرسیارە نازانم ئەگەر ئاماژێکمان پێکردبێ ئایا هیچ هاوکاریی کۆچبەرانی سەر سنووری بێلاڕوسیا کراوە یاخود دەکرێت لەلایەن ڕێکخراوە جیهانەکان ئایا نەکراوە بۆچی ئەوە کاگەرسەلان عەبدوڵڵا ئەم پرسیاراکە ئەو کۆچبەرانەی سەر حدودی بێلاڕوسیا لەگەڵ پۆڵەندایە تا ئێستا سەلیب ئەحمەر بەهانایانەوە چوو ئەوەندەی تو ئاگاداربی ئەزانی چۆنە شەماجان ئێستا ئێم بە هەم سەلیب ئەحمەر هەم ڕێکخراو هەم خۆمان ینی خیال بۆ خۆمان دروست نەکەین تۆ لە جەنگەڵای سەلیب ئەحمەر ناتوانێت خۆ هەموو بچێتە هەموو شوێنە سەلیب ئەحمەر منم سا بە منیان و تۆرە بە مۆزەفی ئێمە سەلیب ئەحمەر چین کۆمەڵی گەنجن بڕوا بکە 20 ساڵ و ئەمانن گەنجن ئیشەکەن ئەیانەوە ئیشکەن دێنە کەمپەکانەوە جلو بەرێک دێنن شیر دێنن دایبی دێن بۆ مناڵ ئەوان ناتوان خۆ بچنە ئەم دارستانە ئەوان سعات 5 دەوامیان تەواوە بێ 9 بۆ 5 بۆ نمونە هەش بۆ چوانە ئەوان ئێمە خیال دروست نەکەین کە وتمان سەلیب ئەحمەر منەظەمەیەکی ئینسانی گەورەی ئیتر کوون بەکوون ئەگەڕێ بە دوای خەڵکا قەڵای بە هەلیکۆپتەر بە دوای ناگەڕێ بزانێت لە چۆن ڕاشتە مفراتە خوارەشتیوان نییە ئەوە برادێک و کاگاسۆ من ئامادەم دەفتەرێک بدەم تو گوڵەکەم زۆر سپاس بۆ ئەحساسی تۆ بەڵام بە دەفتەری تۆ بەدە دەفتەری کەسیش حەل ناوێت کێشەکە ئەوە نییە بە پارەی من و تۆ حەل بێ و بڵێن ئەوە کەمپینێک با پارە کۆکەینەوە جلیان بۆ بکرین ئیشەکە لەمە دەرچووە بە مەحەل ناکرێ منەظەمەش ئەم خیاڵە زۆرمان خیاڵێکی سیرمانەیە لەسەر ئەم منەظەماتانە پێمان وایە منەظەمە دائیرەیە ئێستا ئەمنستی کە بەقوەترینە لەو لەندەنە سەعان ئاسۆ لەلایەکی ترەوە گوشارهێنان لانی کەم خەڵکە لەسەرمان ڕق نەبێتەوە ئاخرێستا دایک و باوکەکە مناڵەکەی هێناوەتە سەر سنوور و ئەوانە بەڵام ئەگە گوشار بێنرێ بۆ ئەم دەوڵەتانە لانی کەم خێمەیەشان بۆ فڕێنە خوارەوە لەناو ئەو دارستانەیە لانی کەم خۆب دیومانە ئێمە ئاوارەیمان خۆ یەکەم جار نییە ئاوارابینەوە نەبوو خواردیان بەهین هەڵەیە لە هەلیکۆپتەر فرانە خوارەوە ئەکرێمانە بکرێ ینی ئەو بۆ ناکرێت من لە قسەکانە چی بود من نەموت بە هەمومان هەوڵ دەین فشار بخینە سەر ئەم منەظەمانە نامەیان نامەی احترازی هەرچەندە کردومانە ئێمە لە هەندێک برادر بەڵام تا زۆرتر بێ بۆ ئەم منەظەمانە زۆر مهمە ئەکرێ ئاسانکاری بۆ بکرێ حتمما ئەکرێ دواتر هاوڕێ لە دنیای واز لە هەمومە یەک دنیا بەشەر لەم کەونەیە هەیە زۆر ئینسانی بیرەکەنەوە زۆر ئەیانەوێ ڕۆح و جان بدەن بە مرۆڤی تر خەڵکێکی زۆر هەیە مرۆڤ دۆستانە بیرەکاتەوە ژیان دۆستانە بیرەکاتەوە کە خۆمان ئەیبینین بەم ڕۆژگارە لە هەر شوێنێکی دنیاە بین لە هەر وڵاتێک بژین خۆ دنیای خەڵک ئەم ڕوحەیتایە بەڵام ئەم بربەستانی ئەم دەوڵەت و سیستەمانە بربەستێکی قورسیان دروست کردووە چونچی ئەڵێ هەر ئاسانکاریە بکرێ بۆ پنابەر تۆ مەجال بۆ پەنابەر دروستەکەی زیاتر بێ ئەوان لەمە تۆقیون هەموو ئەم وڵاتانێت کردوەکە ئەڵێ تۆ ئەگەر ئینسانیش بی لەگەڵیانە جلوبەریان بیتێ ئەم نەزانە بێ تۆ والیەکەی کە خەڵکی تر دوای ئەوان بێ کۆچا مشکلەکە ئەوان لەمە ئەترسێت ئەوە نیە بڵێ ئێستا ئەم لێشاوی کە تۆ تەواوە بێ ئەم لێشاوە تەواو نابێ ئەوان لە کۆی ئەم شەپۆلە ئەترسێن کە بەردەوام دێت و تەحملی ناکەن نەراوەوە لەم ناوچەیە کە پەنابەری تاوا بێ بەڵێ ئەو پرسیارانی تریش کە کراون هەندێک لە هاوڕێیان کە ڕێزان ساڵح و حەکیم حەمەڕەش کە حەکیم حەمەڕەشە پرسیارانیان کردووە پێمان بە بەشێک جوابماندایە بەڵام ئاخر پرسیاری حەکیم ئەڵێ ئایا ئەم کۆچە بە قازانجی دەسەڵاتی کوردیە من پێم خۆشە تعلیقی تۆم جۆ لێ بێ و بەم پرسیارش کۆتایی بە بەرنامەکەمانی چکە ساعاتێکمان تێپەڕان بەداخەوە ناتوانین لەوە زیاتر بەردەوام بیم زانم کە تۆش کارت هەیە و لەوە زیاتر لەگەڵمان ناوی لەوە زیاتر ماندوود ناکەم من خۆم تعلیقێکی بچکۆلە بم لەسەرەمە بەرلەوە زانی قازانجی دەسەڵاتی کوردیش نەبێ بە زەرەریشی بێ بەڕاستی ئەم کۆچکردنە بەم جۆرە بەم مەساتە مەسەلەیەکە کە ئەبێ خۆی لێ بپارێزرێ بەڵام دیارە ئەمە ناکاتەوە ئەوانەی کە هاتوون و لەو ناوچەی ئێستا لیان قەوماوە ئەبێ دەستی کۆمەک و یارمەتیان بۆ درێژ بکرێەوە هەر شتێک لە توانەمانەیە ئەنجامی بین وەکو تۆ باسی کرد ئاسۆ کە فریان بکەوین بەڵام من نازانم ناکرێت بە قازانجی دەسەڵاتی کوردی باسی تۆڵێ قازانجەکەی دەسەڵاتی کوردی شەماڵجان دەسەڵاتی کوردی قازانج لەوەکە خەڵکی باش ئەو وڵاتە جێبێڵێ خەڵکێک کە ناڕازیە خەڵکێک کە بۆڵە ئەکا بەسەریان خەڵکە مزاهرەکە ینی من خۆم لەم وەزبەی لێشایە دووسێ کەسم ئاگادارم کە هاتوونە کەسە باشەکانی ئەو کۆمەلگیان کە لەسەر جادە بوون کە مەقالیان نسووی کە ناڕزایەتیان دەر طبعا لەم کە ئێمە ئەوێمان جێشتۆ کاکە کە بۆ دەسەڵات پێی خۆشە ئەو دەنگەی ناڕزای چونکی ئەم ئەوروپای وای مەشغەڵەتت دەکایتە فریا ناکەوی ینی هەرچێ بکەی هەر ئەوە نییە کە تۆ لەوێ زیندوو بیت هەبی
ئەوەی بە مامۆستا بەدەل و شێروانی و هاوڕەکانێک قەت بە ئێمە ناکرێت لە ئەوروپاگەر شەو ڕۆژ لەسەر جادەکە بین ئەوان مهم من ئەوان پێشمەرگەن سوزان ئەوان گەریلان ئەوان ئیرادە بوون ئەوان مهم بوون ئێمە لە ئێرە لە ئیسراحەتان لە خۆشیە لە پشت کۆمپیوتەرێکەوە قسە بکەین بە حکوومەتە بەم دەسەڵاتە ناڕزایەتی دەربڕین دڵۆپێکە لە چاو قووەتی ئەوانە و لە چاو دەریای تێکۆشان و خەباتی ئەوانەوە دەسەڵات لەمەیە قازانجەکە کە مرۆڤە باشەکانی شەوێت جێ دێڵن ئەمەیە پۆینتی باشکردنی و قازانجی ئەم دەسەڵاتە کە ئێمە خۆزگام وابێت هەموو ئەوانەی کە ئەم هەموو ناڕزایەتیمانێ بەیەکەوە لێ بڕابگەهات ئەو لێشاوی کە هاتوو ئەو لێشاوە ئەو دەسەڵاتی پێ ئەگۆڕێ بەڵام ئەم لێشاوە ئۆرگەنایز نییە ڕێکخراو نییە هێز نییە ئیرادە نیە بەیەکەوە هەر ئەو ئیرادەی کە خۆیان بەبێ کەس دروستیان کردوتیان بە هەمووان بڕژێنە سەر ئەم جادەی سنووری بەلاڕووس و لیتوانێ خۆ ئەوان لە کۆیەوە بکردا بۆ هەولێرم دەسەڵاتە چی قابل لە هەمووی بکوشێ بەڵام بەداخەوە من پێ بەڕێی من ئەمە دیارە دەسەڵاتیم قازانجە لەوەیە کە مرۆڤە باشەکان ئازادی خوازەکان ناڕازیەکان ئەو وڵاتە چێدەوە بەڵێ هاوڕێ گەڵێ ویستم بەلای بەشدار بەڵام دیارە کات نەمانەوەڵا بەداخەوە بەڵام ئەگەر ئەتوانی ئێستاژ ئەتوانی بێتە سەرەوە فەرموو من کێشەیەک نبینم بەڵام بە شێوەیەکی کورد بەڵام بە ماوەیەکی کورد بڵێ وڵی هەر شتێک قازانجی ئینسانی تای با بیکەین بڕاکە من زۆر مادوم زۆر ئیشمەیە بەڵام من ئەگەر یەک لە سوودی خەڵکی تیاابێ ئامادەم ینی با بجۆ بگرین با قسە بکەین ئەگەر دەتوانێت ئەگەر ئەکرێت چاوەڕێ بین دقەیەکی تریژ ئەگەر کاک ڕەحمان محەممەد دەتوانێت بێتە سەرخەت با فەرمێ بەرحاڵ ئاسانە هاتنە سەرخەت هەرە و لینکێک کە دامنا لەسەرەوە پێشتریژی ئەلانم بۆ کردووە ڕێکری ئەو لینکە کلیک بکەن ئەرام لینکە ئێرە ئەتوانن کلیکی بکەن و ئەوانە وەک کۆمنت هەیە ئەتوانن بێنە ناو پرۆگرامەکەەوە ئەم فرسەتەشتا ئەو هاوڕێیە ئەتوانێت بێتە سەرخەت بەکاربێنم بۆی کە ئێوەی ئازیز دووبارە ئاگادار کەمەوە بینەرانی ئازیز کە لینکی بەرنمەکە لە یوتیوبەوە لەلا کەناڵەکانی خۆتان لەسەر فەیسبوک بەخش بکەنم زانیارانە با بگان بەوانەی کە بەنیازی دەرچوونن و ئاگاداریە ببێت سەبارەت بۆی کابێت چی بکرێ بۆ فریاکەوتنی ئەو خەڵکە مینەتبارە لە سەر سنووری نێوان بێ لە رووسیا و پۆلۆنیا و هەروە داوا لە ئێوەی ئازیزەکەمەگە تا ئەسەنەتان کردووە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن من دیارە وا ئەزانم کە ئەو بینەرە ئازیزەمان نەیتوانی بێتە سەرخەت بەداخەوە بەرحاڵ من زۆر سپاسی تۆکەم ئاسوجان ئەزانم ماندوو بووی بەڵام لەگەڵەوە داوت هێبەت قوبول کرد سپاس دەکەم مێدەوارم ئەمە کۆتاییەک ببینێەوە ئەم مینەتیە کۆتایی بێ و هەوڵ بینەوەی کەوا لە توانامانایە و پێمانەکرێت چ لە ڕووی میدیاییەوە یاخود لە ڕووی فعلیەوە لە وڵاتانەی کە ڕێکخراوەکانی پەنابەران هەن یاخود ڕێکخراوە کوردزمانەکانە لە کوردستانی عێراقەوەی تا ئێستا لە بەرامبەر حکوومەتی هەرێمە نەشاتی کردو و هەڵسوڕانی کردو ئێستا کاتی ئەوەیە بێتە مەدان بۆ دیفاعکردن لە پەنابەرانی ینیەوە مەسئولێتێکە لەسەر شانی ئێمە بەڕاستی من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لەستۆکۆمە هەوڵی جددی ئەدەم هەرچی پێ بکرێت درێغی نەکەم چونکە ئەمە مەسلەیە کە بەڕاستی پەیوەندی بە ژیان و گوزەرانی ئەو خەڵکەوە هەیە و بانگوازیشم لێرەوە ئەوەیە هەرچیمان بۆ ئەکرێ و ئەتوانین لەم هەلوەنجەیە ئەنجامی بین لەم سەرمایە یافریای ئەو پەنابەرە بێدەرەتانە بگرین کە ممکنە هەڕەشی مەرەک چاوەڕی خۆیان و مناڵەکانیان بکە من دووبارە زۆر سپاسی تۆکەم ئاسوجان و مێدەوارم بەرنامەی تریش پێ بگەینەوە ئەم باسانە و باسی تری لەم بابەتانە پێکەوە تاوتێ بکەین بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆراتمە کۆتایی بەرنامەی ئەمڕۆم لەگەڵەوەی ئازیز ومێدەوارم لە بەرنمەکانی داهاتووە یاخود تا بەرنمەیەکی تر بە ئێوەی ئازیز شادەبمەوە شاد و کامەران بن شەوتان شاد